عشقا وخونا وباتايا سرزاتي وزيدلا وبيغمبري محتريا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. دنيا تمام فيها بيبز قال مدحي نبي ضيا لمن خوش ببي دريا يعفودنا بك مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. اللهم صل على محمد وعلى ال سيدنا اللهم صل على محمد. يا خو بخير ان شاء الله سلامتك دوباره دەستخۆشی لە جەنابتانەکەم گەلە بەڕاستی یعنی 2 ساڵە کوردستان تیڤی 24 ببورن سەبق لیسانەوە جێگای خۆتان کردەوە لە ناو دڵی خەڵکەکی زۆر متابعە یعنی هەتا سەعاتێک دێ یەک لەوانەیە کە زۆر متابعی بەرنامەکانتان دەکەم 2 ساڵە بەهیوام ئینشەڵڵا بەردەوام بن و دەستخۆشم بۆ جەنابتان هەیە بەرنامەکانتان پرۆگرامەکانتان زۆر جوانە ئەوە نییە تەشهیر بی بە خەڵکی یاخود کەسێک بینن بەس بۆ مناقەشە بەس بۆ ڕوونکردنەوەی ئەو بابەتانەیە کە جەنابتان هەڵی دەبژێرن و مامۆستایەکان هەم سرود بێژەکان ئەم لەوانە نیمە بەڵام ئەوانی دی لەمە باشترین ینی ئەو کەسانی کە دەنجیان خۆشە و خزمەت دەکەن جەنابتان بانکێشان دەنگت خۆش نەبی تایبەت نەبی نایەوێ خوای گەورە سەلامەت وکە مامۆستا عەبدولکەبیر برا دۆستی داوت کە بەنان و ماسی الله أكبر دعوتت کەنیان دعوتمان دەکەی بەنان و ماسی ئەوە هەر لەقەبی من وایە عەبدولکەبیر برا دۆستی داوت کەن بەنان و ماسی بەڵێ دعوەتی کەین بەڵێ کەن وەڵا دعوتمان کە لە خزمەت دەین خوای گەورە پایدارتان کە موفق بن مامۆستا عەبدولکەبیر پارساڵ بەڵێ دمواهی بەرنامە ئەزوی برنامە تبی بەڵێ ئەو ساڵژی هەموو ئەفساڵە نزا والله أعلم الله أعلم بله بس خذ الظاني وانا بس تقريبا شيء بتوصل الله يبيدتي اخر برنامج ديهم سلامتك كاكا اللهم امين يا جماعه كاك ما مستهندرين زوري حز للتسبيع يبون تسبيعات شيء اوه برا بس او شو بدني علاقه وبرا بس تسبيح داشي من داريش داشي من دار عندك كل شيء كردبو تايبته يعني من داري ليوا رئيس الاسلام انا بدينا من دينا او لو توزيعيه او كليه داشي تازه كريم هذا كل شيء عيدنا او كل شيء عيدنا اوش دياريك اي والله زور سباس زور سباس اوش دياري شي بتسوكا اتحز لك قلبي او حزي لك قلبي يا زور قلت بشتي فيه هو دياري هذه دياريه ججننا دياري ججننا تعادوا تحابوا ان شاء الله الله اكبر اوش بوليسيه دايقه من دالنا تازن انوينا شلون خدش ترازي شي تليفون لو ذكر شي صار دعاء ان شاء الله
براكوي زور سباس السلام عليكم. براداشيت وأحوالت صحتك زبا دواي والله كمان اللي تقدر لا يقول ان شاء الله فاز برنامج ان شاء الله خذ اشترازي بد قالك ممنون قالك سباس زور قوري لك پیغمبری خدا صلی الله علیه و سلم تهاد و تحابب زور سباس زور قوري دورك لك ادارك يا ربي موفق بن زور جوان الشاه السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. پاشیوا 29 بس خودی زان کدی بتایا دو ماهی که آنجا بری دو ماهی که بس یعنی نشانات توصانه حتی کری بدنگی ناف استودیو در و استودیو جی رنگ دو ماهی که الله يشتري ناخوشة يعني همي. أما بالربك يعني يسوي كباس لكن فرقة يعني هريشك ديارة من بتايبتي أستافة يعني كدقينا ويقدي كوتاية أو حوارية خلاص طاو كوتاية ريكوا مريوان يعني او يكك لنشانه كان ما دام يكك ناد يعني ويا يوري هافي يعني أوش بلام هروا يعني خو والله نازم بلام سبق قرآن لا همي خاطر خواستنات خوشني شلون خاطر خواستني تصنع بري خاطر خواستني ها هم يعني بيتزون دانشتينا نازان تسبلين تسبكان إلا ما قر بابتها شي خوش هبي وبكا يتر أمروش بالشوق وذوق وبرنامج بيشكش بكري أو جي كود أمنزيكي جشنين بين يعني بشتي في مام دي بينا همي مسلمانا وبروجي قرتن وعبادات دي هديك هوصاش دف خداي مازن جشن تيتا بيشكش كرن خدا حسكت أفشوا دي بحث جشنك إن شاء الله زوجنا أشتوائي تند مثلا جرينجا أو زمان دخل تازي دانا نشني له بطاقتي والله بطاقتي والله محمد برا اما 28 شو ما پیشکش کرد دوره 29 که بعدی تو ولا تبيك زاني تسري لكي دوره حل تشيب به او بيدرين او خوشويسترين ميوانت والله وادروا يعني تصدقي يعني قابله يعني هربز دي مسميوانا خوش ويست بي ديتو ان شاء الله بيرادقين كابيبينين وزارش ان شاء الله خدي قبيل كربت او لهم ياش هميه جريكتر قبيل كرنا شلون خدای مزن کو وی هیوا پیروش همی بسرمانا قبیل کرد تقصیریا مکری اشلا خود سر محسب نکرد چه تقصیریا نویج جماعت بود چه تقصیریا قرآن خواندن داود چه تقصیریا دعا کردن داود اشلا خود سر محسب نکرد ان شاء الله و اشلا خود مشوان حساب که توکیم من صام رمضان ایمانا و احتسابا غفر له ما تقدم ان شاء الله اشلا او بن و افشویش ده خدمت ها کن خدا هست دواشو نازن كدواشو دبي انا برام بيدتت اگر دواشو بو ايوش لدعاء كانتان يعني لبير ما مكان ايدي تا صالحي ديكا خوا تمن ما بدات خوا عمر وداد ان شاء الله دينه وخدمتي ايوا اما هول مان داو او تنشتبه بلين جوان جرينجا يعني هول مان داو لو بستونو روجا لا مانج يعني لو مانجدا بەڕێوەبەرایەتی کوردستان 24 تەرکیزی لەسەرەوە کردووە بەر لەوەی کە بەرنامەکە بکرێت ئێمە هەموو دەستەی بەڕێوەبەران کە دانیشتین ئێمەیان ڕاستپارکەوەکو ئەو بەرنمەیە بکەین دوای ئەوەی کە ساڵی پارتیدا سوپاس بخوا دەفەزلی خوایە بەخشی خوایە کە تێدا سەرکەوتوو بووین جارێکی دیکە پێیان باش بکە ئێمە بەرنامەکە پێشکەش بکەینەوە ئەو ستافەشی کە لەگەڵمانە هەر هەمووی تەرکیزیان لەسەر ئەوە دەکردەوە کە بە هیچ شێوەیەک ئیسارە و ڕوژاندنی کۆمەڵێک بابەت نەکرێت کە لە کۆمەڵگەی هیچ کۆمەڵگەی کوردەواری و کۆمەڵگەی مسلمانان بە تایبەتی ینی ئەو بابەتانی کە تەنها دەوروژێندرێن بۆ لایک و کۆمنت و کۆمەڵێک ئەو بابەتانە فعلەن دەبێت ئەو بابەتانە بن کە خزمەت بە مسلمانان دەکات و ئێمەش هەوڵمان داوە ئەو مامۆستایانی کە لێرن ئەو میوانەکان کە لێرن ینی کە دێنە ئێرە هەمیشە بە شێوەیە گفتوگۆمان کردووە لەگەڵیان ویستمانە کە ئەو زانیاری هەیە هەرچەندە هەندێک بابەت هەیە ڕاو بۆچوونی جیاواز هەبوو بۆ نمونە با بڵین خلاف هەبووە هەموو ئەو کەسانە هاتوون بۆ نمونە لە بابەتێکدا باشە هەموو کەسێک لە بابەتێکدا بۆچوونێکی هەبووە پێشبەستن بە هەندێک لە ڕاوبۆچوونی زانایان لە بەرامبەردا کەسانی دیکەشمان هێناوە کە ڕاوبۆچوونی جیاوازیان هەبووە ینی هەمیشە بەڵێ بەڵێ ما ئەوژی بەحەس کردی بیت بەڕنامەیدا جا ئیشڵۆ مەشیۆبت ئەت ئەفسەڵەیشدا مە خزمەتەوە کردبت هەلبژارتنا بابەتە دا هەلبژارتنا میوانان دا هەلبژارتنا سرودبێژە دا هەلبژارتنا حتا و بابەتە تێنە پێشکەشکردن لە هەنێ سرودبێژەوە یعنی دقایەکی حتا دقە دومایەکی مەبەستە مە خزمەتکردن بی تایبەتیجی شەوێت پیرۆزێت ڕەمەزانێدا
وزيرتر يعني حتى ببتا ريكك باش بو عبادتك باشتر مثلا ما مستايك اني وكي تيتافيري اخفنا كت اخفنا كخيره ما بس جهمي رون كرم بيال سروان بابت ناوا قرآن بيروز دات ناوا فرمودت پیغمبري دات صلى الله عليه وسلم داكو وذكر فإن الذكرى تنفع المؤمنين همي ما بس تما اوبي بيجا ايش الله بير انانا باش بت ايش الله ان شاء الله جوان ڕاگەندراوێک لە لێژنەی باڵای بینینی مانگ بۆتان دەخوێن وەکە چەند خولەچێک بەر لە ئێستا بووە بە مەبەستی دیاریکردنی یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئێوارەی ئەمڕۆ پێنجشەممە 29 ڕەمەزانی ساڵی 1444 کۆچی بەرامبەر بە 24 2023 لێژنەی باڵای بینینی مانگ لە دیوانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەروەها بە هەماهەنگی لەگەڵ لێژنە لاوەچەکانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی کوردستان کۆ دەبێتەوە بە پێی بنەما شەرعیەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چاودێری بینینی مانگ دەکەن و بڕیار لەسەر دەستنیشانکردنی ڕۆژی جەژن دەدات. يعني افرو ايفاري بريا بانج مغرب خود حس كده يكون بنا حتى بشتي مغرب او بينينا هي فيديو بردان بت وما دام تبحثي جاجني كيف جهمان بابت خو باشا وبابت جاجني ام دس بيبكي وادكي افشبا ام دفي بابتي خود حس كده بحث جاجن و ئاشتەوای و جەژن چییە مانای چییە بۆچی لە دوای مانجی ڕەمەزانی پیرۆز یەکسەر کە مانجی ڕەمەزان تەوا بوو جەژن دێت و ئاشتەوایی چەندە گرنگە لە جەژندا هەموو بابەتانی کە پەیوەندە بۆ بابەتەوە قسە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا سەردار کەریم. يا الله دفرموا مامۆستا يا اخوة بخير. السلام عليكم. عليكم السلام. وعليكم السلام يا اخوة بخير الله وبركاته. يا اخوة بخير بيت. صحتي زنابتان حوتان باشا زور سپاس زور الله خديش تراضي بتو خدي قبيل يا رب يجمعين ان شاء الله رمضان وأف عبادات وتراويح ونذيج زور سپاس ان شاء الله يا ربي سپاس ابو زنابتان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش حالم لا استوديو كنالي كردستان بالسارم يلا خوش دوو برای عزیز و خۆشەویستم کاک ئەندرێن و کاک شیفان دەچی زۆر بوون نەمدیدون باش بوو ئەوە بەسای کوردستان 24ەوە هەر سەلامەت بوون برا بەڕێزانش دەستان خۆش بی و سەرکەوتوو بن ئینشاء الله تعالى. بارك الله. طبعا زۆر تەکلیفم لێ کرایە لۆ ئەوەی بەشدار بم لە بەرنامەکان یان بەشداری بەرنامەکان بکەم نازەمەر لە خۆمەوە حەزم لە دەرکەتن نمایە ئێستا ماوەکی زۆرە بەس بڕوا بکەن قابل ناڵێ پیریش بی ماماشڵڵ بەڵام متابعی بەرنامەکانی گۆم دەکرد یعنی بەڕاستی تعبیرم لێ لە بۆتە دەستان خۆش بی زۆر سەرکەوتوانە بەرنامەکەتان پێشکەش کرد و گەورەترین شتیش کە مامۆستا عەبدولکەبیریش ئاماژەی پێکرد کەستان تەزریح نەکرد کەستان بریندار نەکرد ئەو مانگە مانگەکە مانجی خۆشەویستیە خێرە بەرەکەتە ڕەحمەتە مەسەلەن مانجی دابەزینی فیوضاتی ئیلاهیە لە زۆر شوێنی دیکە مەسەلەن دەمدیت مەسەلەن بەرنامە دەکرا تەنها لۆ ئەوەی تەشکیک بخەنە ناو عەقیدەی خەڵک مەسەلەن ئەو شتەوایە خلافی لەسەرەوایەوە ئەخیری بەسەر خەڵکێک ئەسڵ لە دینداریەکەش سار دەبیتەوە لۆ من دەستخۆشیتان لێ دەکەم بەڕاستی يعني أو كي مثلا مصطلح كيدري بيرفكت فعلا بيرفكت برنامج هولش ما نداو يعني لو بابتاني كتشبهات وبابتاني يعني خوش ما لي بفارس چونکە سودێک ناگەێت نا رمضان يعني رمضان خوي لخويدا مانجي رحمته مانجي بركته مانجي خوشويستيا مانجي عبادته كابرايك مثلا لسبينيتا ايواري كابرا برسيتيني لبر خوي قبر خوي برسيتيني دكا ايواريش تلفزيون كي بكاتوا والله اوشتا حرام رمضان اصلا هرنيه لا اصل مثلا أو بابته مثلا كخلافي زوري علماء لسرة ديني زقي دكاته والحاصل خلقك بيتعقد بي وضلي تندبي هنا خلق ماجي هر يا خيري بتو إسلام أو كربت يا خير تدا بوهمية نبتني بوما يا ربي وأفشوا أم بابتك خيريجي بحسكين طيب تجي بشتي بدو ما يكاتنا هاي ورمضان وبيروس دي يكسر ججن تجاري بريو أم ججني وبتشي ندناف ججني دا ما هاي ورمضان إشراء در باسكر إن شاء الله يا رب بس شو خدام بزانت هيواوي وعبادته ويق هاتا قبيل كرن من صام رمضان من قام وحتى دمائي كيفت هاتينا بحس كرن بري أم بتشينات كيف خوشيات جاجني والله ما بزاني رمضان هرمايا يعني أو شو شهر شوي عبادته قدر براستي شوي بارانا وو قرآن خويندن ونزاي يعني دوشت زور تأكيدي لسر بكريته ولو شواني كرابردو إن شاء الله أو شويش قرآن دعاء أو دوشت الزور مهمة أو يك دو
مهم ئەوەی ئینسان ئیستیقامەی هەبی لە دوای ڕەمەزانیش ئەوجا ئەوە بەڕاستی نیشانەی قبول بوونە لە دوای ڕەمەزانیش هەر ئەو کەسەبی کە لە ڕەمەزاندا مەسەلەن لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی پەرستشەکانەوە یعنی مەسەلەن ئەمە 29 ڕۆژمان تێپەڕان لە ڕەمەزان لە بۆمان بەدەرکەت هەمومان پێمان دەکرێ دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژی بین لە بۆمان بەدەرکەت هەمومان پێمان دەکرێ سونەتەکانی ڕەواتب پێش و پاشی نوێژەکان بکەین لە بۆمان دەرکەت هەموو لایەکمان پێمان دەکرێ سەدەقات بکەین خێر بکەین هەبوونی ئەو هەموو عیبادەتە زۆرش لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا جارێکی دیکە شۆڕشێکە بەسەر ویست و قەدەغەکانی شەیتان ینی نەفس لەلایەک و شەیتانیش لەلایەکی بالضبط یعنی ئەو جلویە ئینسان زۆر مهمە بەڕاستی بەردەوام بی لەو عیبادەتانە ڕەمەزان وێزگە و مەحەتەکە لەوەی ئینسان بەخۆی دابستەوە کاک درێوکو باس کرد مەسەلەن ئەو جخوای گەورە زۆر مەحەتە و زۆر وێزگەی دانایە مەسەلەن ڕەمەضان إلى ڕەمەضان وانە جمعە لە بۆ جمعە يعني أوانا حدس يعني موسمي حدس هموي كفاري لبو جناها كانت يعني سيترك داندرا أي بني آدم مثلا خواي جورا بيما دلي حظ كم خود خامن بكي أو زبقي أو كنا أو بس ويزجا كانت كده ججنيش ويزجا كلبو أشتواي ججنيش ويزجا كلبو أشتواي لبو برايتي لبو خوشويستي لبو تسامح لبو محبة لبو رزقرتن ججن شعيرية كلا شعيرة كان ججن معناه أونية ججن بوهية ججني رمضان بلي عيد الفطر طبعا تماشاكي اگر تماشا هر دو ججنا كما اما مكون مسلمان دو ججن مان هيا او ججنا لدواي تدين لدواي مان ديبونا شي زور لدواي هولو تقلايا شي زور لدواي مثلا عبادته شي زور لدواي خواناسيه شي زور اي بني ادم روجك شم لبو داناي كعبادته كانت تواو كسري حالت دكي وكون ويش سلام دديو تواو دي لبو مثلا ايشو كارو كسابته اشتي روجاني خط يعني اقادار با جەژن بەمانای نوێت بوونەوە دێت جەژن بەمانای مەسەلەن خۆشەویستی دێ جەژن بەمانای برایەتی دێ بەمانای تەسامح دێ بەمانای لێبوردەیی دێ سلێ ڕەحم ئەو ڕۆژە شتێکی دکتۆر محەممەد راتب نابلوسی بخیندەوە دەگوڵ لە دوای لەیلەتول قەدر مەگەڕێ دەزانین لە چێ لە دوای لەیلەتول قەدردا بگەڕێ بڕۆ ئەو کەسێک کە درت تێشان دێ بڕۆ لەگەری پێگوەرەوە ئاشت بەوە بڕۆ سەردانی داک و بابت بکە ئەگەر ماینە دەستیان ماچکە بڕۆ سەردانی برایەکەت بکە ئەگەر قسە لەگەرینێ دەستی لە ملی بکە و ئاشتی بکەوە بڕۆ سەردانی خوشکەکەت بکە بڕۆ برازایەکان و خوارزایەکانت لەگەریان پێگوەرەوە ئەو کەسەی کە درست شکاندێ بڕۆ لە لەیلەتول قەدر لەوێ لە دوی بگەڕێ ئەمن دێم دادەنیشم بەڵام لە خوڕەوشت و لە ئاکار و لە هەڵسوکەوتم تەغیرم تێدا نەبیلۆ ئەسڵ وایە يعني ئەو عیبادەتانی کە دەیکەم مەسەلەن تەغیرێک لە خۆم ڕوو بدە حتا لە ڕووی تەنمیە بەشەریشەوە مەسەلەن ئەمە وامان پێدەرێن کە هەر کەسێک بەردەوام بوو لە بۆ ماوەی 15 ڕۆژ تا 20 ڕۆژ هەتا 30 ڕۆژ هەر خووەک ئەگەر تێدا مەسەلەن لە سلبی و لە ئیجابیەوە تێدا هەبوو برەوت پێدا ئیتر تەواو دەقی پێوە دەگری وازی لێ نادی ئەو جلویە مەسەلەن کاکشمان قەتعی جەنابش دەکەم ڕەمەزان فێر ئەوەی کردین فێر زۆر شتی کردین مەدرسەی ڕەمەزان بەڕاستی فێری برایەتی کردین فێری ئەوەی کردین کە ئەمە هەموو لەگەر یەکتری برابی لە سەفی نێژ لەگەر یەکتری ڕادەوەستین وەزیرە گزیرە پاشایە گەدایە دەوڵەمەندە فەقیرە هەمووی لەگەر یەکتری ڕادەوەستی وانە ئەستەن کەس فەرقین پێ ناکە مەسەلەن چێ ئەوە یەک لە دەرسەکانە لەوەی ئەمە ببینە برای یەکتری دەست دەمەلی یەکتری بکەین ئاشتی دەرسی ڕەمەزان و دەرسی جەژن ئەمە پێکەوە بەستین بۆ نمونە ڕەمەزان یعنیش بەر هەندێک خێرەوەی زەترە ئەم پەیوەندیە خود گەل خودێ پێز بێخین بەڵێ یەکسەر جەژن تێدا ئەم پەیوەندیە خود گەل مرۆڤ پێز بێخین باشە ئەگەر یەکەک پەیوەندی لە جەژن پەیوەندی خۆی لەگەڵ خەڵک چواردەورەی خۆی خێزانی خۆی بەقوت نەکرد گوناحبار دەبی خەلەلە ئەوە خەلەلێتیدا هەیە و ئینسانە دەزانی لۆ کاکشفان خوای گەورە دەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەو حەبلە مەتینەی کە رب العالمین دای بەزاندیە لۆ سەرزەوی لۆ ئەوەی ئینسان محەبەت و خۆشەویستی لە بۆ ذاتی سبحانه وتعالى هەبی عیبادەت لۆ دەکەم لۆ ئەوەی خوا لێم خۆش بی عیبادەت لەبەر ئەوەی دەکەم کە رب العالمین مەسەلەن بەچاوی ڕەحمەت و بەرەکەتەوە تەمەشام بکە خوای گەورە پێم دەڵێ يا أيها الذين آمنوا أيها كسانك إيمان تانية ببن برا لقد يكتري يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا يا أيها الذين آمنوا إنما المؤمنون إخوة وانيا مثلا أوهم آيتان أو الدليل لسرويك أمن خللك لناو إيمانا كم دا هي أجر لقر برايا كم خرابم أجر لقر مجتمع وسار دورك يخوم خرابم وكل رابعي عدوي در إخوة أجر بيني منو تو خوش بي ضل نيابة لوي أوتوماتيكيا بيني منو خلش شر خوش دبي دڵنیا بلەوەی کە لەگەر خەرچی بینت خۆش دەبی خەڵکیش دەتوان خۆش دەبی بەس بینت لەگەر خوای خۆش نەبوو خەلەلەک هەبوو لەو مۆزوعە لەگەر خەرچیش بینت خۆش نابی
کاتێکە کە بین لەگەڵ خۆی خۆش نابێت ئەو چۆن هەستی پێ کاتێک بکەیت؟ ئەو کاتێک کە تووشی معسیەت دەبی ئەو کاتێک کە دڵت ڕق دەبی کەل حیجارەتی وەشەد و قەسوە ئەو کاتێک کەوا گوناح لە ئاسایی دەبێت بڵێ گوناح لەکن شتێکی زۆر خەڵکانێک گوناح دەکەن بەڵام شانازی پێوە ناکەن بڵێ لە دڵەوە ینی معزەبن ئەکیت ئەمانە جیاوازن لەگەڵ ئەو کەسانی کە بەڵام شانازی ئەوەی بە کە گوناحەوە تەشیعی دەکەن. فاحیشە دەکە ئەوەی کە بە شەو گوناه دەکە و بە ڕۆژ دێ لە بێر چاوی خەڵکی شانازی پێوە دەکە ئەوەی کە لەکنی زۆر تەبیعیە ئەگەر گوناه حەق بکاتن ئەو کەسانە فەقیرن بەڕاستی یانی عولەما ناویە لێ ناین ئەو کەسانە فەقیر غەریب لەبەرەوەی ئەتوو علاقەت ئەگەر لەگە خوای نەبوو چی تێدایە دنیا هیچ نییە 5 ڕۆژەکە دێم و دەڕۆم و لەو دنیاە و لەسەر شانە و ستەیجی ژیان حیاتت ئافرین لە بۆ ئەو کەسەی کە بتوانانی دەورێکی جوانی خۆی ببینی ئافرین لە بۆ ئەو کەسەی کە خوای لە خۆت ڕازی بکەی خەڵقی خوای گەورەش لە خۆت ڕازی بکەی بێگومانە و خەڵک لێت ڕازی نابی هەروایە جەژن تەنیا پاداش دەکە یاخود ئەوش جۆرێکە لە عیبادەتکردن جەژن چی تێدا عیبادەتە. هەیە کە تێیدا خوا لە خۆت ڕازی بکەیت بێگومان طبعا جەژن یەکە لە شعیرەکان باشە قل بفضل الله وبرحمته وبذلك فليفرحوا باسی فەڕەحە باسی خۆشیە باسی دەربڕینی خۆشیە باسی ئەوەیە کە ئەمن یەک مانگە زاڵ بوویمە بەسەر نەفس و هەوا و ئارەزوو شەیتانم یەک مانگە گوناه و خرا حتا بڕۆ تەمەشای سزنەکان بکە تەمەشای مەسەلەن ئەو شوێنانەی کە جێگای لێپرسینەوەی ئەو کەسانن کە تاوانبارن بڕوا بکە نسبەکە زۆر هاتیتە خوارێ لەبەرەوەی خەڵک یعنی ئەوەکمانەیە مەسەلەن ئەگەر ئینسان باش بوو نزیک دەبێتەوە لە مەلائیکەت دوور لە ڕووی هەمولایەک و بینەران و هەمولایەکمان ئەگەر ئینسان خراپ بوو حیوانی بەلوم ئەضل وانە یعنی لە حیوانیش خواردتر دەبی بەڕاستی ئینسان لێ یعنی ئەو بینە ئەگادار بین ئەگەر ئەمە باش بووین ئەگەر چاک بووین ئەگەر لە بۆ خوای گەورە سڵحاین دڵنیا بە لەوەی کە ئینشاء الله تعالی خوای گەورە ڕەحممان پێ دەکە و جەژن لە بۆ ئەوەیە کە بەڕاستی ئاشتەوایی برایەتی خۆشەویستی ڕێز سەردانی خزم و کەس و کارم ئەوەی کە بینەکی زۆرە ئەمن بینم لەگەری بچڕاندیە يعني لا يحل لامرئ مسلم أن يهجر أخاه فوق 3 ناكل لبو إنساني مسلمان كسك بخوي بري مسلمان وإيمان دار هتزير برايكي خوي خشككي خوي بكار لسروسي روش وخيرهما من يبدأ بالسلام ما مستا جوان برادران بابتك هي يعني بتا أمن زور دي بينم هستي بيدكم باشا يعني أجر لا جاري وأهلنا ونزيكا خوشمان لواني هستي بيبكم لمالي برادر يعني كسكار زۆر جاری وایە بەوەی هۆ کارێک دوو کەس لێکدی عاجز بوونا ئەو شتەی کە لێ ناگەڕێ پێک بێنەوە ئاشتەوایی بکەن کیبرە غرورە ئەو تەکەبورەیە یعنی جاری کابرا و ئیلتیزامش هەیە ئیلتیزاماتی دینیشی هەیە بە ڕۆژوش دەبێت بە هەمان شێوە ئەوی دیکەش بەڵام چ شتێکە ینی ئەو هۆکارە چیە و کیبرە بۆ ئەوەندا شیرینە ینی احتیفازیان پێوە کردووە کە لێ ناگەڕێن ئەوانە بگەنەوە یەکدی هەر کەسە و پێی وایە کە دەبێت ئەو بێداوای لێ بردم کاتەوە یان ئەوی دیکە باسێکی و بابەتە بکە ینی تەسەوەڕ دەکەم ئەوە نەخۆشیەکە بێگومان نەخۆشێکی زۆر گەورەیە لۆ لەبەرەوەی خوای سبحانه وتعالى دەفەرمێ إن النفس لأمارة بالسوء بصيغة مبالغة هاتيا نفس دائما أمرت بيدك بخرابة بما يشتكي بكم لو لبروي حديثك كشيطان لنا ملولكاني خين ما عند صورته أفرين لبو أو كسي كبتواني أو شيطاني خوي بكوجي كبر دردشي زور خطر براستي شيخي سعدي رحمتي خوي قولي لسربي دفر بي دزاني كسي متكبر تيا وكو أويوايا كلسر تيايا چي زور برندا أو خركي خواريا أصلا هرنابيني دريا يعني خوي زور بيا قوريا أو إلا خوار خويتي أصلا الكسم بيزنيا بأقالوي كخلق أصلا حساب لبوين هناشي بين النازن نوارجيشا متكبر دائما لبرتساوي خرج منبوزة لو زور خطر إنسان بجي هوا أرزو نفسي خوي بكاتل ليرة دوستين مرو لكاميرا كبكا زورة بداخل أو شتهي زور دي خشكة لقل برايا كرة لقل باوكا لقل دايكيان باوك ببيتسوانو وبهرت همو حالته كان هي كسانه كان كقصة لقل يقدينا كان عادزن إذا قصة لسرونيا خطايتشيان خطايتشينيا باشا يعني تأزرو تسباداشتك هي تدسكوتك هي بو كسي كدس بيش خريدكات بتابتي لم زجنك اشتوايا بيوت بيك بيتو زارش ديك السفره ودانشنو مجلس كان او دام كانوا باشتواي وبغفتو شيرين كان بله والله من اون دريم وكما مستعين مزاري درين دنيا بيتي ميزريك ديو دروا زوج دروا بلام
خەتەرتر لەوەی کە ئینسان بتوانی لەو حیات و ژیانەی کە تێیدا دەژی زۆر بەدڵەکی بە خەمباری و بە دڵتوندیەوە بیباتە سەرێ زۆر خەتەرە ئەوە بەڕاستی لۆی پێغەمبەر دەفەرمێ و حەدیثێک کە تازە خوێنمەوە لا يحل لامرئ مسلم أن يهجر أخاه فوق 3 ناکرێ لە بۆ ئینسانێکی مسلمان خۆت بە مسلمان بزانی ئەهلی دین بی ئەهلی قیبلە بی لەگەڵ مسلمانان هەست بستی و دابنیشی و نوێژ بکەی و ڕۆژی بگری و عیبادەت و تاعەتەکانم و بە جەماعی بکەی لەگەر ئەوەشدا لەگەر برایەکەت بینت نەبی لەگەر خوشکەکەت قسەت نەبی لەگەر ئەو کەسەی کەوا خۆشت دەبێ و دۆستە و ڕەفیقتە و برادەرتە و هەر کەسەکە کە قسەت لەگەری نەبیت دەزانی پێغەمبەر دەفەرمێ وخەیڕهما من يبدأ بالسلام باشترینتان ئەو کەسەنەکە مبادرە دەکە لە سەلام بە ئەو پیاوەتی لە بۆ تووبی بە ئەو چاکە لە بۆ تووبی ئەو خێرە لە بۆ تووبی والله دنیا خێرەکەی زۆر گەورەیە بێگومان لەوەی وخەیڕهما من يبدأ بالسلام باشترینیان ئەو کەسن کە مبادرە دەکە لە سەلام دەست پێشخەرە لە سەلام لە ئاشتی دەستی لە ملی بکە چییە دنیا ئەوە لە پاشی مردنێت چی لە بۆ دەکەی دەگریەی فرمێسکە بە چاوی دێتە خوارێ چی استفادەی چیەوە تا لە دنیاداین با دڵی یەکتری نەشتێنین کە گەیشتینەوە قیامەت والله حیسابی قیامەت زۆر قورسە والله حیسابی قیامەت وەکو دنیا نییە بڕێ قەیدینە ئەوە محکەمەکە و لە دنیا هەرچ بکەین مشکی لە گنێتیدا دەباز کەسێ دەڵێ خەتای ئەو غەدری لێکردنەوە بۆ بەستم یعنی حتا غەدریشی لێکردبی هەر ئەو دەست پێش خەر بێت ئەسڵ وایە ئەتو دەست پێش خەربی ئەو نا با ئەو دەست پێش خەربی تەنەگە غەدر لێکردێ حەقەکەی بجێڕەوە مهمترینشت ئەوەیە والله ئینسان ئەگەر برا والله قیامەتێکمان لە پێشە ئینسان زۆر مهمە بە صافی بستەوە خزمەتی خوای كأنما ببي جناح يعني بتسوي خدمتي خوي سبحانه وتعالى أو جلوية وكباسك من أوهم ويزقوا ما حتى أنا لو أوي إنسان صعب بيتوا آخر ناشكري وكاكندرين باسكت رمضانك بروجي بي بلام لولا قصر لك برايا كدنبي لولا يقصر لك خشك كدنبي خشك كرو داك تنك اسمع لك نامه از باردکم حتی اسلامی جدا پیغمبر صلی الله علیه و سلم حتی دانانا جشنیجی پشتی و ماندی بینازور هر بو و آشتواییه بد لی برداییه بس کابراک مثلا دی بجد من دوینه حتی ساعت 3 شو لدکانه بوی ما جشنا او استراحتی من لباله پال دکوم دخوم بله اوانا از رو پاداشتی او جشنا او خیر و برکت دگاته یان گناه بار خیر و برکتك اوه ک پیغمبری خوا د فرمی علیه الصلاة والسلام همو کەسێک لۆ ئەوەی ئەجر و پاداشتە زۆرەکەی وەربگریتەوە ئەسڵ وایە بەشدار بی لە نوێژی جەژن لەگەڵ مسلمانان و لەوێن دەرێ کە پێغەمبەری خوا دەفەرمێ مەلائیکەتەکان ئەجر و پاداشتی ئەو کەسانە دەنووسن و لە بۆ خوای سبحانەوە وتعالە نەقر دەکەن النصي ئەوە بەڵێ نەسی و حەدیثە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەجر لە هەموو کوچە و کۆرانێکدا مەلائیکەتەکان ڕاوەستاینە و دەستخۆشی لەو کەسانە دەکەن کەوا بەشداری لەو نوێژە دەکەن و لۆ ئەوەی ئەجر و پادا حتا نمونە بۆ عەمەلە دەینتەوە کە لە سبەینێ حتا عەسرێ حتا ئێوارەی خەریکی ئیشا ئەدی نابی پاداشتەکەی لە ساحیبی کارەکەی وەربگرتەوە کە دەچی پاداشتەکەی وەردەگرتەوە چەندری پێخۆش دەبی یعنی پاداشتی ڕەمەزانی ئەمە لە نوێژی جەژنی وەردە پاداشتەکە ئینشاء الله تعالی لەوێن دەرێ وەردەگری لۆ بەشدار دەبی لەوێن دەرێ لۆ ئەوەی ئەو هەموو مسلمانە بە چاوی خۆ دەبینی مسافحە دەکەی و دڵت خالی دەبتەوە خاوێن دەبتەوە ئەمن و ژڤان پرسیارێکمانەیە لەگەڵ ستافی بەرنامە ئەوانەی کە دەمانەوێت بچینە نوێژی جەژن بڵێ هەر لێرەشەوە ڕای دەگەیەنین لە جەژنی ڕەمەزانی پیرۆز ئەمە لێرە سعات 5 تاوەکو سعادنەوە دەست بە ڕووماڵێکی تایبەت دەکەین وردەکاری زیاتر لەو بارەوە ناڵێن میێوانمان دەبێت کۆمەڵێک بابەت باس دەکەین بە شێوەیەکی ڕاستە و خۆ ڕووماڵێکی فراوان و جوان دەکەین ئینشاءالله لەو کاتەدا ئەمە ناتوانین بچینە مزگەوت ئایا دەتوانین لە کاتێکدا با بڵێن نوێژەکە بکەینەوە یان چی بکەین یان ئەجر یان پاداشت ئەو ئیشێکە ئەنگۆ دەیکەن ئەو ئیشێکە ئەنگۆ دەکەین عیبادەتە ئەوەش وا دەزان عیبادەت نەبی دانیشتینە و ئەو هەموو مسلمانە جیان لە گۆ گرتیە و ئەو هەموو مسلمانە مەسەلەن دڵیان پێخۆشەوە بۆ بەرنامەی بەستم ینی جەژنە جەژنی شەروا چی تێدا ینی جەژنیش بە هەمان شێوە ئەو هەموو مڕاستی لە وەردەگرن و دەیانگوازنەوە هەموو شارە و بەڵێ جەژنە و خۆشی و مسلمانان هەموو دەستەمری یەکتری دەکەن و شیرنی دەبەخشنەوە و مسلمانان هەموو دڵیان لەگەر یەکتری خۆشە و هەموو دەست لە ملانێ و تەوقە و گردن ئازایی ئەوە هەر هەمووی عیبادەتە لە بۆتان جێگرتن لەو سرودە خۆشانە و لەو تەواشیحە خۆشانە و لەگەر وەتەرەکانی کاکە ڕوان و لەگەر دەفە خۆشەکەی کاکە ڕێبواری والله درو هەناوی ئینسانی دینیتە زۆر بەڕاستی یعنی ئەوەی کە دەیکەن ئەوەشتان عیبادەتە ئینشاءالله عیبادەت هەر ئەوە نییە ئینسان بەڵام مەبەستم لەوەی یعنی
نیەتت خێر بی عیبادەتە والله ئەم لە ناو مزگەفتی ئەگەر نیەتم خێر نەبی خۆش هێدە چم و نانووسێ ئەوزە نوکتە خۆشت باە بژاڕ جەم ژوە هاتیمە پێش دەمەوە نوکتە خۆش من هەر هاتم هەستم کرد جێژنەیە برێلۆ تامان هەموو جارێ من تەماشای مزگەفتی دەکەم ڕۆژانی دی خەرەکەم وی هادی ئەو دێن وێژەکەی خۆی دەکەوتە ڕاوی بڕاب کە هەر خاستە مزگەفتی مەکە ژوان و جماعەت هەموو دیتان هادی ئەزۆر حتا من دارەکانیشمە فەرقیان هەیە دەنجیان نییە ئەو ڕۆژی جێژن ئەو ڕۆ هاتم تەماشام کردی غەربە غەربەک بۆ هەرایەک بوو گوتم بەخوا شەیتان بەڕەڵا بوو ئەو ڕۆ وا دیارە ها چکە سوفیدەت الشیاطین لە ڕەمەزانێ کە شەیتان بەربوو ئەو بە کەیفی خۆی دێودەچی هەستم کرد غەربە غەربەکی زۆر بوو مام حاجەکانم و پرتە پرتیان بۆ ناوی هەڵە لەو لای ئەو یعنی ئەوە پێدەچی یعنی سمی نایمام حاجێتینە ئەو بەسەراتی مام حاجێمە لەو بژێڕۆی دەیگە سەدانەوەتون و نازانم دەستنە جەهەنەمێ ئەوە چییە؟ والله بەسەرهاتەکە طبعا بەسەرهاتی مام حاجی بەسەرهاتی مام حاجی دوور و درێژە زۆر ساڵە ئەوەی هەیە چی پێ دەڵێن یعنی فعالیاتی زۆرە بەس وفاتی کرد لە کۆڕۆنای خۆڵی ڕۆژە خوتبەم دەدا خطبة طبعا أتو طبيعتي خطبة ويا أجر خطبة بتعبتي خطبة شيء إيماني أو أبي يعني أتو أصل تأثير لخود بك وش تأثير لبرامبر بك بس تقصب كي تأثير لخود نكا أكيد تأثير لبرامبر إيش نكا ونيا وشي إمام أحمد مثلا دري روجك تو بتمابو بسيله بو مزقفتي يكذب بيها بو يكذل شيء هبو قلت يا أخي زانا كي يلكم لبو لروني كي يلكم لروني كل بتزبي كات بينك رابس يلو شو تيشجنا بو دستان بو قلت يا كراكي قلت يا تبرو خطبة لباتين بدا خطبة إمام أحمد بهزاران كز جيلي بوا دانش لبغداد خطبة دو أنا وأحمد يكرشي عفوا كراكي طبعا خوي حاضر كرديه خطبة شي زوان يك توطي أي بقوة آية حديث قصة وشعر ونثر سو صار مين برو فعلا خطبة شي زور بقوتي دا بلام تأثيري أو دي لخرشي نكرت يا الله هاتو زور إلى دريبو خطبه دا هاتو بابي سو سر من بريغوتي خرشي نداوا اللي بردن لهم لا يكتان دا كان بخواي يكزلو برغم هبو يقدر سزلكم هبو زبكم قلت ما خزانه ميلككم لبو لروني كان ازان مركو تشوي الكك بزلككم كاتو شوشتي هي شغنبو قلت هو خرجي خسانه بخرج دسي بقريانه كرت بقري والله قلت هاتوا ماريو كراكاش تسوكني قلت بابا يكش لدرما او خطبه بقوتي من دام تقصر يعني دا عالمه أريو خطبته تسبوا تباسي يلكو داعكم يلكو رونو شوشتنو جستانو هيشقنا بو قلت كرم قصة من ألي ردي تدري قصة من اللي ردي تدري تأثير لقلب ذاك لقلب ليه تدري الزاربي اللي بو كشخو بوزد بيتني بروح هذا وش ده قلت له دولار يعني دائما ما حاجي أمنيش خريج خطبة يبون قلت مخلشينا حديثك يا بيغمبري خوادة فرميل روجي قيامة دا لا هزار كزن وتنوك لبناو جهنمية يا الله إيه أمن أو خطبة دمو زور خطبة شيء إيمانية وطبعا تأثير دبي لخطبة كاتو وشتانو الأخواري قلتي تا أو كوري قلتي والله تيك الداقة روابي بس ما نتي لنا باشتي طبعا أنا قصيدة كم واجيش مليتي إيه قلتم بيغمبري إخوة صلى الله عليه وسلم طبيعتي وابو لدواين يجيباني أو فرمو يشتي فرمو دواي تسوى دري مديني حتى طبيعتي وابو تسوى دري حتى لبو صلاة ضحى دا قراوة كقراوة ديتي أصحاب همو لنا مزقفتي دانشتينا وكزنا رويشتيا اخوار درس باشا او چیه در رو زای چی بگوتینا زانی چی بگوتینا دیگو ادیوانی بابم دیگو توانی تنیشت خوی کابرلو يخشل لك كرولو لا داك خصب كله خطبه بتار دبي امن اخر لو بابه ايماني ورا بيكني دات ايرم يا ربي اخويا بينك انا يا ربي حرتي مرديد ميناو بيرساي خو دمغو بس زوي بيكن من اخر قالنا خوشا اتو مثلا الاخواري اخرك جيليه تو مام حازي مثلا بس او يدري وتمشى دكاتره باشناري ولو بيكن لو خطبه ايماني ايه قلت بيغمبري خوهاته صلى الله عليه وسلم فرموي اولونا سيندو ايشو كاري خوتان الاخوار تشي وقت الجواب كانت بيقوتينا اي ما قلت بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم اي خرشينا اي اصحابي من طبعا هو مجدش بيغمبري شلبوهم ولا يكمان ان شاء الله تعالى ده فرمي امتي من لتساو امتاني دي وچي موچي سبيوانا لناوغايتي رش بشويني دزنيجتان هموتان دناسمو لقيامتي هموتان دين لبو آوي كوثر إن شاء الله ما لو أنا دبي ما محسر باشا هي والله تيتي لا وديكو تيتي نا وتيتي نا ولا سرفو هاتم كركم ما حد يتساوى كما تو دردم لو دي كاكا والله في يدك أنا
يقول ما وصل والله من نوافر ما بيم ترك ناكري إذا يقول أنا محاولة بسيلة كبس تجيم لك صينة بيت أو زق سيزور دريا يعني إيواني أكسلا وكان على باسي بكم يعني أوي طبعا هر باسي ذكردو أواني تنيشتي يكسر في ذكني إن شاء الله خدش ما مست مثلا ججنة وسردان كرنا أيكو دو شرينا هي وشوكليت وأنا سر وقت پیغمبری صلی الله عليه الصلاة والسلام أصلي ججنة شابي أفتشتها بينا پیغمبری خو عليه الصلاة والسلام هم كاتك زجن دبو خێزانەکانی كان خواردنیان دروست دەکرد و ئەوانی ئەسحابیش بە هەمان شێوە خواردنیان دروست دەکرد و جەژنە پیرۆزان لە یەکتری دەکرد بەڵام ئەو ماچماچانەیە نەبووەکی ئێستا کە یەکتریان ماز دەکرد شانی یەکتریان ماز دەکرد دەستیان لە پشتی یەکتریدا شانی یەکتریان ماز دەکرد پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام جەژنە پیرۆزەی لە یەکتری دەکرد و لەگەڵ ئەسحاب و هەموو بەخۆشی دەفەرمێ ئەیام ئەکل وشرب وذكر الله سبحانه وتعالى ڕۆژانی جەژن بریتە لەو ڕۆژانەی ڕۆژی خواردن و خواردنەوە و زیکری خوا لەبیر نەکەین يعني ئەو ڕۆژانەی ڕۆژی زیکری خوایە ئەتوو یەک بینا دروست کردیە بەڵام دێ لە ڕۆژی جەژن هەر هەمووی هەدم دەکە وێرانی دەکا لۆ دەست بە گوناهەکانی خۆی دەکات و نا پێغەمبەری خوا وانە کردیە دەفەرمێ ئەو ڕۆژانە ڕۆژانی زیکرن ڕۆژانی خواردن خواردنەوە ڕۆژانی خۆشین ڕۆژانی فەرەحن پێغەمبەری خوا فەرەح يعني مثلا خۆشیان جێڕایە يعني ئەسحاب هەموو پێکەنینە و لەگەر یەکتری و دانیشتینە و الحەمدولله توانیمان مانگێک بەسەر شەیتان دازا توانیمان الحەمدولله مانگێک بە ڕۆژی بین توانیمان مثلا ئەوە هەمووی بەڵام لەگەر ئەوەشدا يعني مثلا خەتیان نەبەزاندیە سنووریان نەبەزاندیە لەگەریە بەڵام ئێستا ئەوەی ما خوا پەنامان بدە ئینشاءڵڵا هەموو لایەکمان ئەو نەسیحەتێک بێ لە بۆ خۆم لە بۆ هەموو لایەکیش ڕۆژانی جەژن ڕۆژانی عیبادەتن ڕۆژانی تێکەراوی و ڕۆژانی زرقی و بڕقی و ڕۆژانی شتی خراپە و خراپەکاری نیە بەڕاستی ئەو ڕۆژانە ڕۆژانی عیبادەتە ئەسلی ئەو سێ ڕۆژ یەک ڕۆژە ڕۆژی جەژنی یەک ڕۆژە بەڵێ لەگەر هاتنە خوارەوەی خەتیب لە سەلامدانەوە و لە خوتبە جەژنی ڕەمەزان کۆتایی پێدێتن بەڵام عورفەن ئەو هادانرایە سێ ڕۆژیان دانایە بەڵام جەژنی قوربان ئەوە لە ئەسڵدا چار ڕۆژ باشە مامۆستا لەبەرەوەی وا پێدەچێت هەرچەندە دیاری نییە جارێ ئەگەر دەمێ پرسیارەشی فقهید لێ بکەم بەڵگەوە پرسیارە بێ بۆ زۆربەی ئەوانەی مسلمانان بەتایبەتی ئەگەر جەژن کەوێتە ڕۆژانی هەینی جومعە ئەگەر جەژن کەوتە ڕۆژی جومعە بەشێک دەڵێن ئەگەر نوێژی بەیانیت کرد نوێژی جەژنت کرد نوێژی نورانی خوتبەی ناک هەندێک دەڵێن نادێک چۆنە ئەوەگەر بەخێر ئەوە خلافی لەسەرە طبعا حەدیثێکی لەسەر هەیە کە ئەهلی گوندێک دووری مەدینەی دێن لە بۆ نوێژی جێژنەی باشە سبەینەکە لەگە پێغەمبەری دەکەن صلی الله عليه وسلم و نوێژی جێژنەی دەکەن و جژنە پیرۆژە لە یەکتری دەکەن و دەگەڕێنەوە دوورە تا دێنەوە لە بۆ مزگەفتێ طبعا زۆری پێدەچی پێغەمبەری خوا سەرپشتی کردن لەوەی کە دێنەوە یان نایەنەوە لێژنەی باڵای فتوای هەرێمی کوردستانیش لەو ڕۆژانە فتوایەکە دەرچوو کە بەڵێ بە هیچ نەوەکتەمە لەوەی ڕۆژی جومعە فەرض العینە وانی فەرزە یەک لە فەرزەکانە كوأتوا مثلا نويج نوران فرزة نويج الجمعة إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع مثلا يعني ورن لبو عبادات لويا ناكري أمن نويجي جەژن بکەم و بچم لە ماری پاردەمەوە برێن نوێژی جومعی ناکەم تەواو لێ ئەوە لە بۆ هەموو لایەکمان بەڕاستی لەبەرەوەی هەموو مزگەوتەکانمان لێ نێزیکە الحەمدولله و دەتوانین بگەینە مزگەوتەکان نەکەن نوێژی جومعە بچوێنن لەبەرەوەی فەرزە ڕەحمەتی خواتان مادەمە بەحسێ نوێژێ و عیبادات و جەژنە کرد بجا ئەم میهوانێکی دیژی بینە دیوانێ بەڵێ میهوانێکی خوشتوی دەنگێکی تایبەت قورئان خوێنێکی یا عەزیز بەڵێ مامۆستا سەنگەر مامۆستا سەنگەر یاخوا بەخێر يلا السلام عليكم ياخوا بخير بي مامۆستا سەنگەر صحەتی زەنابەت ئەو مایکەکەم بەردەوە من احوالكم السلام عليكم هم اندازيار هم قرآن خوێن حتى ذكرم ما شاء الله سلام عليكم مامۆستا سەنگەر هم قورئان خوێن هم ئەندازیار احوالتان باشن دیوانەمە گەرم بی مە بەحسێ جەژنت کرد تو دێ گەرمتر لێکی ئیشەڵڵا اخبار والي ئیشەڵڵا بدەنگێتەوە کە زۆربینەوە شەڤەل بێرێ خوشتر و پڕاوشتر بکەوێت سلام عليكم صحة جنكو باستان سونو باشن أحوالك صحتك جناب دواشي سپاس دەکەم اخبار والي کاک سەنگەر دەنگێکی خۆش ما شاء الله لێ سلام عليكم لەگەر ئەوەش متواضع يعني الحمد لله والي ما قولك يا رب زور سپاس باش. گەورە ان شاء الله تعالى باشترین دەستپێک مامۆستا بله هم گوێ خوب دینە چەند ئاەتێت قورئان و پیرۆز دەنگێ تێ تایبەت و بەسوا بزانم داوای ئەوە پێەوە بزن ئەوەیان ئەوەی ئەوە مامۆستا لێ گەڕم ئەوەیە دست خوش مصطفى والله اگر اشتاقك مالو بين والله تخوا کاک ئاوەکەیە گەر زەحمەت نەبی
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم. إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين. أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون. وتجعلون رزقكم أنكم تكذبون. فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون. فلولا إذا بلغت الحلقوم فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون. فلولا إن كنتم غير
فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين صدق الله العظيم. بارك الله دنگت خوش خوابت پارێزی خواب کاری سەوت و دەنگەژێت هەمووی بپارێزی يا ربي سپاسان دەکەم خوالیمان قبولکە ئینشاءالله. یاخوا بخێر بزانم هەرچێنیت بە پێشەوەی کە قورآنەکە بخوێنێ با دەرفەتی و دەمێت چەند قومێک ئاو بخۆیەوە. ئەرە وەڵڵا ئەمنیش دەخۆمەوە لەگەڵت. کاک محەممەد لە قسەی بکە وڵای چیمە دنیایکی دیکە لێ لەگەر ئەو دەنگە تایبەتە مامۆستا ئەو ساڵ لە ڕەمەزانێ لە هیچ شوێنێک لە مزگەوتەکانی کوردستان قورئان خوێندنتان هەبوو یان ئەو دەنگە تایبەتە حەز دەکەی بەس تایبەت بی بەخۆ لە شوێنێک بۆ خۆت دانیشی بخێنی قورئانی پیرۆز؟ واللهی ئەو ساڵ وەکو تەراویح لە مزگەوتان لە چەند مزگەوتە چی کردومانە هەتا 20 ڕەمەزانی لە 20 ڕەمەزانیش عادەتەن وایە برێن لە زۆر شوێنان هات دعوت نامۆشتوامان لۆ دێتن ئیدی لە 20 ڕەمەزانێکەوە لە تورکیای دعوت بووم لەو شارە کوردیانێک کە مەسەرەن ئورفە و دیاربەکر و سێرت و موش و پاشانبان 27 ڕەمەزانیش لە ئەوەی عادەتەن هاو ئەو هایە برێن لەوێن دەرێن لە قەسری ئاسی برێن لەوێن دەرێ بەرنامەی گەورە ڕێک دێخن و ئیدی لەوێ دعوت بوون الحەمدولله لەوێ بوون لە 20 ڕەمەزانیش لە 27 20 ڕەمەزانیش لە لێرە ئەم مەمنونین کە لە کوشتی سەر و کۆمار بوون هەمویان لەوێ حاضر بوون سەر و کۆمار و سەر و کۆمار حازنەوە بەس نوێنەرەکانی و مدیر مەکتەبی و ئیدی وزەڕاوانە هەموو لێ بوون یعنی عادەتەن ئەوانە ساڵانە مەسەن ئەو حەفلەیە کە ڕێک دێخن هەمووی بە ڕسمیاتە ئەو ئەشخاصانی کە دعوت دەکرێن پێشی ڕەمەزانێ هەمووی ئیشەکان ینی تەنظیم ئەو چەندەمین جارە لەوێ دعوت دەکرێ؟ بەخوای ئەو ساڵ 3000 دعوت بووین بەس لە 3000ەکەی دویان پێم نەکرا لە بەرەو ئیش و کارمە بووتم ناتانم بێم لە 27 ڕەمەزانێ گوتیان هەر دەبی بێ گوتم کاکە باشە مادەم وایە بەرنامەکەوا بوون لە یەک کەناڵەکانی ئەوەی تەرەتە کوردی برێن پاش عەسران لەو شارە کوردیانە مەجموعەک بەرنامەیان ڕێکخست بوو ڕۆژانە 3 حەفلەمان هەبوو مەحفەلمان هەبوو پاشی عەسرەکان هەڕۆژێ لە شارێک لە شارە کوردیەکان بەرنامە ئیدیاوەڕۆکان نارێم کاکشوان تەلەفۆنی کردوونی وت بەڵی زۆر مادی بەچکە ئەو ڕۆ نێوڕانە گەیشتی مۆزێ ڕێ ئۆماندی بوونەت کاتت بە مەبەخشی یاخۆ بەخێر سەفەر لۆ خۆی پارچەکە لە مەشاقات خاصەتەن ئیمەش هەڕۆژێ لە شارەشی بوون ئەوجا و شارانەکە ئیشەکانت تەواو دەکرد هەڕۆژێ 3 مەحفەل بوون دەبایە بەیانی یەکسەر بچێ شارەکی دیکە ئیدی ئەوە هەمووی لە سەریەک بوو مانجی ڕەمەزانی پیرۆز ئیشی ئەندازیاری ئەوانت نەبوو بەس تەنها عیبادات و قورئان خوێندن وڵی ئیشەکان زۆرن بەس دەبی جار بەجار کاتەچی دەبە ئەو مەجاالەی بکەوە ئەوەیە مۆزواک ڕاستە ئەرێ وەڵڵا آخر بینینتان لەگەڵ ئایلەیان بنەماڵەی شێخ و قورئان خوێن عەبدولباست کەینێ بوو مەسەن منداڵی ئەوان نەوەی ئەوان هیچ شتێک بووە یان والله علاقات هەیتمان لەگەریان شێخ یاسر هەیە جارێک لە جارەکان لە ساڵێک لە ساڵەکان بەشداری ئەو فیستیڤاڵی خاڵی کرد لە سلێمانی وجا هاتەوێن دەر تعارفەکمان کرد ویزی لە ڕێی فەیسبوک و ئانەشە علاقات و ئاگا لێبوون و ئەخبار پرسین و شتانەمان هەیە خدای هەر خێر و بەرەکەتە بێختەوە طبعا زۆر کەس تەقلیدی عەبدولباست دەکاتەوە ئەبە زۆر کەمن ئەو کەسانێک کە دەمێ ئەو قسەی بکەم كأنه هو يعني تساوت قبات کە مامۆستا بە قورئانی بخوێنی و دیارە تەسجیلێک بالفعل زۆر کەسەیە کە تەقلیدی شێخ عەبدولباستی دەکەنەوە ڕەحمەتی خوای لێبی بەس ماشەڵڵا مامۆستا سەنگەر یعنی هەستی پێ ناکەی تۆ نەچخاوێنیە زۆر نازم ها کاک تا چەند پارێزگاری لە تۆن و لە قورگ و لە دەنگت دەکەی بۆی ئەوها بمێنێتەوە والله خاصەتەن
بس النمطي عبد الباسطي خوي مثلا عنده خصوصيتي هي يعني يكلو انا طبقاتي صوتي عبد الباسطي زور برزه او جا لقوي كبرزه لسر او برزيش دمينيته يعني او مثلا لو نمونات منشاويه مصطفى اسماعيل اوانا كادتنا جوابي دواديته خواري يعني قرار وجوابي زورتي ده بس يا عبد الباسطي طبيعتك ايوه كتسوى جواب ايدي ولا ساونا متي استقرار دك او جا او بيويز بو اذا كاتو يعني قرقش صافي دبي دبي احتفاظي بيو بكي يعني مثلا ايدي اوشتاني ودكاتن قرق وحنجره او تاري صوتي بي باريز رابي دبي وانا هم زي بزيك براستي لا نوستني باش و لان خواردني اوي سارد او بابتانا كم قصه كردنو راستا يعني يستعمد بي كم برسيار كوين لوي بس يعتر القران كل شيء عام يعني الله خذ اشترازي سلامت بي ما مستا سردارج ما شاء الله دنجي زور بس او ده نازن بشنيارك اگر قبول بكري نازن لا دواي ما مستا سردار با سوره الرحمن بخيني زور خوش على كوين يعني لا برقنا كوين والله لو صحتي والله تمامني من زور ما عندي مو دروجي هلاكم ها قرب من حسب يعني بقى دنجي شو مودي على مثلا دنجم بيتس فول قرار هلا برزجني خاطر ما ناقري ما سجل لي وكاك عبد الكبير ما شاء الله دي الله ما مستا سنجر بله بيجوري ام جهودوريو چند آيات كدي او شو مثلا كقران خوينك زياتر توكو شيخ عبد الباسط دخويني همو خويننا كان وايا اوي كبزياتر محفلي بي تلاوي مصريه تلاوي مصري استا مثلا زورن اواني كم تودتي ولا سريان بخيني او انا مدرسنا عبد الباسط منشاوي مصطفى اسماعيل مصطفى اسماعيل وكو اوقات هول الداوي يعني وكو دخويني يعني والله ممارسه منكردي يعني اخوي امنها قناعات موايا اگر بتوي تقليدي كسك بكي يكس تقليد كي باشا لبرو اللي تيكل دبي بله واوانش كامل مثلا ملاحظه كردينا تقليدي كومر قاري اذا كان لنتيجه يعني كسش مثلا تقليدك يعني كودري اداش زواني جدر ناس اوانش كا بيان ومثلا تقليدني امنها مزاري ودري مثلا كابلا دريكاك اتو تقليد عبد الباسط دكي كاك والله او قران خينانك استهنا سطن وهتي تقليدا بس لو كسك تقليد عبد الباسط كزيات الدار لبروي عبد الباسط ديار حرنمتو تونكي ديار هر كسك بسم الله شبك دزاني كاوا تنيا با يك شواز عبد الباسط دخوينيان همو زوره كاني دخوينيت تسونا انا عبد الباسط با كومر مقام كان خينديتي هم مقام او زار ما ما سردار لا بله زاد ولا كي هات الدري لا قرباني او داري بياتي خين مثلا او زار ما مست قراني بخيني برام اتو تفسير هرقرا لا يا خوي لي اخر اجر او هابي دبي او بخويني بالترتيل بالترتيل بخويني ترتيل اگر ابو عبد الباسط داخلين يراد بس اوج دبي اوج دبي بالترتيلك بخويني مثلا باشتر نابي بحزيت ما شو صورتك بيد باشا والله بحزيت اكتب تحديد ك بامنيش لك نخوم بكموا برادران صورة كهف صورة كهف أو كتلاوي مصري بعبد الباسطي وتلاوي بترتيليش براسي أو أداي مثلا تلاوي مصري بك آسانتر وسهلتر لبويك بيا بترتيل بخويني أما مستر عبد الكبير دزاني لبري أو نوع خين دنانا يعني حملة تحريراتي الصوتي حملة طبقاتي الصوتي ما هو سانجر بيشي اگر غلط نبم 3 سالش بودي سن سپاس بخوا او زارج میوان بوی لكن امل باشي في بله او زارج دي ختم ده او زارج دي قدم او حركه دست او فير بوي يعني اخوي حركه دستك ما مستوى حاله شي نفسيه عبد الباسط قارئ اكاني كيا حتى قراني بيجا كاني شو مثلا او حركه دي هو نفسي خوي مهيئ كالو او تحرير الصوت يعني كدي هو دري ببري يعني سينكرويتش بكاتن آسان كاريك أجرنا هيست موضوعنا قريب أجر توابكي أو دنقت خوشتر دبي عنا مثلا عبد الباسط ملاحظة بك عندك تحريراتي الصوتية هي شخصي عوادك بحركة ويعني كدري ده هو حنجرك يعني أو تاري صوتي مهيئ كالويك آسان تدرس زاري واه آسان كاريش دبيت بوجوي خود يعني كاتو يقلوش أنا بتجلد دنج خود دبتوا بله نوفي خود اللي بينن ريكاتو بتسجن صورتي كهف بله
سوڕەتی کەهف من طبعاان پاشەوە من حەزم ئەو شێخ عەبدولباست ئەوی کە زۆر پێ بەناو بانگە سوڕەتی تەکویر ئیذا الشەمس کویرت إن شاء الله دوایەوە ئەوشمان بەس ئەوە بخوێنین عفوا هو غير نمطي عبد الباسطي يا الله بەڵێ فەرمو بسم الله الرحمن الرحيم بەناوی خدای بەخشندە و میهرەبان بەناویە و خدایی کانگای ڕەحمەت و سۆز و بەزەییە الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا سپاس و ستایش بۆ ئەو خدایەی ئەم کتێبە کە قورئانە بۆ سەربەندەی خۆی محەممەد دابەزاندووە هیچ کەم و کوڕی و ناتەواویەشیشی بۆ ڕەوا نەداوە قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا کردوویەتی بە چاودێری هەرچی بەرژەوەندیەکانی ئادەمی زادە و ڕێک و ڕاستە لە هەموو شتێکدا بۆ ئەوەی یاخیەکان لە سزایەکی سەخت بێدار بکاتەوە کە لەلایەن خودداوە لە دنیا و قیامەتدا یەخەیان پێدەگرێت و مژدەش بدات بەو ئیماندارانەی کە کار و کردەوە چاکەکان ئەنجام دەدەن بەوەی کە بەڕاستی پاداشتی زۆر چاچیان بۆ ئامادەیە ماكثين فيه أبدا بەردەوام و بۆ هەمیشە لەو بەهەشتە سازگارەدا دەمێننەوە وينذر الذين قالوا اتخذ الله ولدا هەروەها بۆ ئەوەی ئەوانە بترسێنێت و بێداریان دەکاتەوە کە دەیانوت خدا منداڵی بۆ خۆی بڕیارداوە ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا جا ئەوانە نەخۆیان و نەبا و باپیرانیان لە ڕووی زانست و زانیاری و تێگەیشتنەوە ئەو گفتارە ناخۆڵایە ناڵێن ئەو بوختانەیان قسەیەکی زۆر گەورە و ناڕێکە کە لە دەمیان دەردەچێت ئەوانە جگەل لە درۆ و گفتاری نابەجێ هیچی تر ناڵێن فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا جا تۆ لەوانەیە لە خەم و پەژارەدا لە سەرنجامی ڕەشی ئەوانەی کە باوەڕ بەم قورئان و فەرموودەیە ناهێنن خۆت نەناوبەریت و لە داخ و خەفەتدا بمریت إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا بێگومان ئێمە هەرچی لەسەر ڕووی زەویدا هەیە کردومانە بەهۆی ڕازاندنەوەی تا تاقییان بکەینەوە کامیان کار و کردەوەی چاکتر و ڕێک و پێکتر ئەنجام دەدات ناز و نیعمەتەکان بۆ چاکە بەکاردەهێنێت وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا بێگومان ئێمە سەرنجام هەرچی لەسەر ئەم زەویەدا هەیە تەختی دەکەین و دەیکەینە گۆڕەپانێکی وشک و برنگ و ساف بارك الله فيك زۆر سپاس وي إن شاء الله خدش أخبرك يا ربي بارك ما مش سردار شوني اللهم تسمع عالمة جدي والله منش سو بس هاتي مع علامة شدي كل وي أتوب ما بيع علامة شدي كوازم الله يكرمك الله يخليك وانا ما أنا يدري أكل السوشيال ميديا تلفوني عن كرديا سلامة دنيا أخوان وقلت أنا وروش قرآن خنديا
ئەو جا هەر ئەمە مادەم یعنی دووز بەی یان سێز بەی خوا کەریمە جەژنەیە ینی سبەیان دووز بەی سورة الرحمن بتكبيراته تكبيراتكش مامۆستا سەنگەر و مامۆستا عەبدولکەبیریش بەشدار هەمومان والله توشم مكان اخر قروشم طوالي ئەو ئەتومان توش كاك دوالي مقرا كاك عبد الكبير طبعا مامۆستا سەردار دەزانین ئەگەر نەشازی کرد ئەگەر قورگ بەخوای دەزانین نەخۆشە باش برا مایکەکە ئەفوان ياربتين بدم برا باشە مامۆستا سەردار ئەو مایک تەکبیراتیش ئایدی مامۆستا سەنگەر بەو دەنگە تایبەتە لەگەڵ مامۆستا عەبدولکەریم هەمومان پێکەوە ئیشاء الله هو ئێستا جێ لێ بیدرێ خەڵک دەرێ ئەو ڕعیدە او زبا اوش بزانين كاك اللي من نكنا طبعا جرنانيه وزاره اوقاف ولجنه فتوى ولجنه بينما صوموا لرؤيته وافطروا لرؤيته وانيا يعني بالرؤيته هلال اوان بالرياض ددن بس او عملوا خما كما جرنا لي يا الله ابراهيم خامس سرقاي ودي كاكا يا الله الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد والأرض وضعها
فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد بارك الله أي ما شاء الله بارك الله فيك يا أخوة بارك الله الله فيكم جميعا يا رب آمين يا جماعة ان شاء الله هرهبا يا أخوة تستخرج يا اخو والله بمن بهرتا آخر يغروي جينا الرجاء رومولا قرآن خوشة دنجي خوشي شر خوشة تو بنعمت نعمت ددي خلق وانيا او زبتابتي قراءة عراقي يعني تام تصير او تكبيرات كشر عراقي بو تكبيرات تكشر عراقي بو مثلا او ذا خوشة براستي يعني قراءة عراقي قراءة خوشة من زيالة كاك سنجر كديبين مثلا او الحمد لله زور باشا لقراءة مصري ما شاء الله بيشكوتوا بلام قارئ كان يخوان حظ كم زيادة اهتمام بقراءة عراقي بدن حمل الروي مقامات وأداء ويعني تحويلات مقام زور خوشة عراقي قراءة شو عفوا كمداخلة دكم بلام خواي قبل هركسك يعني بهرش هدايتي هي لا قراءة عراقي سركوتوا راست اسلام زور زار موصعب القادري داريم بله ما مسويته عراقي دخيني بمبي هرجم لي نبي راستك والله موشي مصري دكني خواي قبل او بهري دايتي او زود طبعا امش بوينه بيش كشكاره ولا جوات مش ما لا والله خوش طبعا امني اعلامي كثير اعلامي وابزنم نازانم برنامج اگر کات باش بک پیم خوش دزانیت مامستا عبدالکبیر و مامستا سردار پیکوا يعني او باسي مقامات دكنوانا تن اياتك بخينن بيكو بون مناتو مثلا تن اياتك بخينو او ور بقريتو او حالتانا هيا ذكريت دويت بيدرن دويت اوش اوي تازه دويت شي زور زوان بكن تصور حتى سنه ما كرديا لا تحويلاتي تدا والله من بخوي صحت اول يعني او يقوتم زور بس احمد بخوي بس يك اياتي بخيله اويدي هذيك اياتي يك ويك ايات دخيل اي باش ترتيل لا تلاوة عراقي صورة ضحى بخين بيكو تو صورة ضحى كاكا سيجا اي والله بك كيف خذ هو غدر مالي والله من العراقي ان شاء الله مصري بقى خصم الدعوة بيدو عراقي مصري والله ينازر يا الله توزقنا شاذ نو استا مقام كرد لا اوي خوش للترتيل وزود ريتيل بيكو دويت شي زوان كان بله يا الله بسم الله حاضر نوني سبيكين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل
سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث صدق الله العظيم. بارك الله ان شاء الله والله ولا سو انجام دوا راست آه. كوتايكش سيغا بس سێگای کۆتایی پێینە زۆ ئەسڵ وایە بە سەبای قفلی بدەیت بله یەکسەر بچوبای سەر سەبای دەست خۆش بی هو قلت مر زياده المقام يجيك وەکە دەست خۆش بی جزاك الله مامۆستا سەنگەر جزاك پرۆژەت هەیە ماشەڵە ئەو دەنگە یا ڕەبی هەر بمێنێ الله بە دەنجی خۆت قورئان ممنونش هەمووی ڕیکورد بکرێ هەبووە یان بە تەمانە شتێکی وا والله کردومانە لو یەک دوو کەناڵی بەس بە تەرتیل بە تەرتیب هەم لێرە لە بەغدایش کەناڵێک عینە تەکلیفی کرد کەناڵێکی مەسەر فەزائیە کامل ختمی کامل بەزەوە ئێستا بە تەماین على ئەساس بەرنەمەتی عەبدولباستی بەس ئەوە مدەکی زۆری دەوێت یعنی ئەوە لەوانەیە ساڵێک ساڵ و وەک 2 ساڵی دەوێت لەبەرەوەی ئەتو مەسەن سوورەتێک بە تەرتیب دەخینیەکە دەقەی بێ و 1 ساعتی دەوێت یوتیوبی خۆت تایبەت بە خۆت بەڵێ هەیە هەیتم زۆر احتیمام پێ نادەم چونکە سۆشیال میدیا دەبی ئەتوو بەردەوام ڕۆژ ینی هەفتانە شتی باشت هەبی بە کوالیتی باش طبیعەتی ئێرەی بەردەوامە احتیمامەکی باش پێ والله کاتی دەوێت کات ئوستاز ئەوانە هەمووی کاتی دێ مەسەلەن تو ئەگەر بتەوێت لە هەر مەجالێکی تێدا سەرکەوتوو بی کات و مەجالێکی کاملی بدێ ئەو بەرزاربوونت لە بەرنامەکانەوە هەمووی دانێزانێ بەس بە خۆشت پێت ناکرێت بە کەسە ئەگەر نایستا مەسەرەن ئەو سەفەرەی لۆ تورکیای تقریبا ئەگەر بە مەجموع لێک دێەوە 15 محفلمان هەبوو 15 محفل هەمووی بەرهەمە هەمووی ئەرشیفە ئەگەر مەسەلە تو ڕیکۆردی کەی و شتێکی جوانی کە بەرەی جوانی دۆ بکەی بڵایی بکەیەوە مامۆستا سەنگەر تو یەش سەفەری هۆتی گەلێکی وەستای منە بێ زیاتر تا پۆست حاضر بین وێرێ ئیشڵە بوو جارێت بێت دەرفەتێ مامۆستا سەردار وەژی وێرێ ڕوون کرد ئۆفنێت خۆ هەم بەحسکردنەوە جەژ دەستان خۆش شڵە خودش ئەنگۆ بوونە سەبەبی ئەوەی کە بین لە بەرنامە بەشداری بکەن ڕاستەکەی 24 دەستان خۆش بی گەلە یعنی دووبارە ئەمن دەستخۆشی لە بەڕێبەرایەتیکەی 24 و جەنابتان دەکەم خێر بگەتەمە هەمیە ئەکید بە خێرتان دەگاتی جارێ خزمەت مامۆستا سلمان پاشی تەڵەبە بین ڕەبی قەبری پڕ نور بی دەبوو مامۆستا خوا خێر بنووسێ گۆڵاوە برێوە ئێستا نووسراە خوا نووسیتی ئینشاءالله یاخوا بەخێر بێن مامۆستا جزاك الله بارك الله فيكم خدای ڕەمەزانش قبیل کە تو جەژنەوەژی آمين يا رب آمين يا رب جارێ جژنە ئینشاءالله مامۆستا باديني يا وزاري دێڵ بەڕاستی دەمەوێت زۆر سپاسی هەردوو مامۆستان بکەم کە تەنسیقەکی زۆر چاچیان هەیە ئەم لەگەر قورئان خوێنان و مەولود خوێنان و سرود بێژان کە مامۆستا ڕوان و مامۆستا ڕێبوار کە ئەوەی دێ لە خۆشی جەنابتان و ئەو دوو مامۆستا بەڕێزەیە ئەوان ئەو هەڵدەبژێرن چێ بانگێشی ناو ئەو ستودیە جوانە بکەن و بریانی پشت کامیرا یعنی بەڕاستی ئەوان سەربازی بوونن ئەوان سەوت و ڕەنجی مە بەو خەڵکەی ئاشنا دەکەن خی گەورە مەفەقیان کە بریانی کۆنتترۆل دەمەوێت دەستخۆشش تایبەتیان لێکم نەخۆ لە بیرکەین دوایە گوتم با ببینیان بینەوە پێش هەمیە هەر هەموویان گەر ناوی زۆریان نەزانم بەڵێ یا الله
بيجي مدبن بالله عمري تلقاه اشتتلا بيا بغى ونقول له عمري تلقاه اشتتلا بيا بغى ونقول له يا ای پیغمبر گل لاوالا یا روزو های ویل سامالا ای پیغمبر گل لاوالا یا روزو های ویل سامالا تاجا سر خیر هوالا دوری جمایا هزار سالا تاجا سر خیر هوالا دوری جمایا هزار سالا یا اللي من عشقا تفيرا يا بشتي تروب كما كيرا اللي من عشقا تفيرا يا بشتي تروب كما كيرا جماديني هالطافيرا شنا بيتاي بخيرا جماديني هالطافيرا شنا بيتاي بخيرا يا خدا خزاوی یا نامین گوری تبید جی یا نامن خدا خزاوی یا نامن گوری تبید جی یا نامن راوسته دف دور یا نامن راوسته دف دور یا نامن گوه خوب داگر یا نامن گوه خوب داگر یا نامن ای پیغمبر صبر دلم هر چی بجی مدبن بالله ای پیغمبر صبر دلم هر چی بجی مدبن بالله عمري تلقاه اشتتلا بيا بغى ونقول له عمري تلقاه اشتتلا بيا بغى ونقول له اللهم صل على صل على سيدنا محمد. ويش الله خودش ترز يا خود بدلی دي ها تو دنگ خوب بجو هر میوانه دنگ خوی تایبت تستگی پیشکش کد دلیم نه طيبت باديني بيت باور که همین جدایی نه بتفيش خوش بس قيدينك ها عادي بقى عين للسوشيال ميديا لبرادر كامل اوي للسنابي دان قلت كاكا بسوراني قسمك بباديني او يباديني قلت لا بسوراني قسمك بباديني قسيده هريش تام هردو شيء هردو خويا هردو كادا كودا وكليتا كادا كوليس والله خواردم دستي براجني خوش والله او تايبه دكوتام كيكو تخور يبراجني ريكاج خو اورو تساي كرديها ميا بس وريك لهم يا كاكا بس لو خو معنا لو ميوانانيش ان شاء الله خد استرزيبت وريز سلوفيت تايبات بمولشي كاف كودا شيء ابيت جاجني انا منا تايكا مصطفى ان شاء الله خد جرزيبت وي دستك اخوي عادة شي زور زوانه هەز دەکەم کەمتر بووە هەز دەکەم کولیچە دروست کردن وە پێشتر زۆر بوو بەڵام ئێستا کەم بوویتەوە هەز دەکەم والله زۆر بوون زۆر هاتبوو
دي كرمك بيجا همات قال اخف نامه ام بابت دي بحسكين عندرين برو عوجي تشا طيب تجيكو افيت بيشنكت بروجيت خير خوزي دار اوري كوري كرني دا طيب تجي تهيوا رمضان بيروز دا تجي حتى بقشتي هر اوليه كي بيتفي مثلا هر لناو ناوخۆی هەرێمی کوردستان یا بەڵکو بۆ دەرەوەشە ما شاء الله پێشەنگن ئەماوی بابەتی بەحەسکین میوانی ئەفشەوەژی خودی حەس کردێش دەستگای خێرخوازی بارزانی بێت ئەندامی دەستێ کارگەریە دەستگای خێرخوازی بارزانی بەڕێز اسماعیل عەبدولعەزیز مامۆستا دکەرەمکن یاخوا بەخێر بێ وەی سەرسەرێمە وعليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير مامسا إسماعيل بتايبت أمصال وبارصاليش أو بروجيك دس بيكرابو للآن دس جاي خير خوازي بارزاني ما شاء الله وكي كاسيت بي تي في لوجو دس جاي ديتن هما شوق وكيف يدي خوشت كتسرسر وشافتونا وكي نجي هاتين هدف ما بوماجي كيفك وطيبت شي بيكون بحسي وان بروژه همی وکین تو گله بخیرات یاخوا بخیر زۆر سپاس بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی کوردستان 24 گله سپاس بۆ از برنامه نوژین دەست پێ بکەم یانجی ئەمە یەت هەیڤە ڕەمەزانێ گشتی ئەم بەحەس بکەین کار و چاڵاکی دەستگەی چ بین کەیفی جەناتە حەزم لێیە یعنی ڕێز و سڵاوێت تایبەت بوو یعنی هەم پێشکەشکاری کاک محەممەد حاضر کردێت بەرنامەی و هەمووە دەستگای خێرخوازی بەرنامەیەکی تایبەت ماشەڵڵا ئەف دەمێکی درێژە دەست پێ کردی و تەیڤە ڕەمەزانێدا کەیفە گەلک دەستکورتە خودۆن کو ئەڤێن کو حتا پێتڤین تایبەت و کەسێن هەژاروە ئینە دەستێت تات خۆش بن یعنی پرۆژەیەکی تایبەت هەف پشکێکە تایبەت ناوبەنە کوردستان 24 و دەستگای خێرخوازی بجارێ ئەف پرۆژەش کیڤە هات دەستگای خێرخوازی بارزانی طبعاً لە ژێر دروشمی وتەیەکی بارزانی نەمرەوە کە دەڵێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت دەستگای خێرخوازی بارزانی ئەو دروشمەی کردە پرەنسیپەکانی خۆی کاری لەسەر دەکاتن و کارەکانی خۆی لە ژێر ئەو دروشمەوە دەکاتن بۆیە لە مێژە دەستگای خێرخوازی بارزانی بیری لە بەرنمەیەکی وا کردوتەوە دەستگای خێرخوازی بارزانی زۆر کاری وای گەورەتریشی کردیا بەڵام ویستمان ئەمە لەگەڵ کوردستان 24 هەم بە خەڵک نیشانی بدەین و چونکە ئەو کارێکە دەستگای خێرخوازی بارزانی دێکە لە بەرنامەی نۆژین ئەمە لە خەڵکەوە بۆ خەڵکە ئەمە زکاتێکژی بەشدارە بەڵێ بە تاکید ئەمە زکاتی خەڵکە تۆ جەنابەت دەبینی لە بەرنمەکان ناوی هەندێک کۆمپانیا دێتن ینی ئەو کۆمپانیانە بە کاملی بەرنمەکان یەک بەرنامە و دوو بەرنامە و سێ بەرنامە لە خۆیان دەگرن بە چەند ینی هەرچی لی سرف دەکرێت ئەوان پارەکەی ئامادە دەکەن ئەمە زکاتی خەڵکە و بۆ خەڵکیشە دەستگای خێرخوازی بارزانی وەکو گوتم ماوەیەکی زۆرە بیری لە بەرنمەیەکی وا کردبەوە بە خۆشبەختانە لەگەڵ کاک محەممەد شوشی 2 ساڵ پێشسا دەستمان پێ کرد من سەرپەرشتی ئەو بەرنمەیە دەکەم ینی بە دوواداچوون و ئازرکردنی کەیسەکان تیممان هەیە تیمێکی کارامان هەیە لە دەستگای خێرخوازی بارزانی ڕۆژانە سەردانی ئەو ماڵانە دەکا کە پێویستیان بە هاوکاریە چ خۆیان تەلەفۆن دەکەن چ مەسەلەن کەسێک بۆمان دەستنیشان دەکا ئەو تیمە دوای ئەوەی کە تەواوی خێزانەکە بەسەر دەکاتەوە لە هەموو ڕووەکانەوە اینجا تیمێکیت کە لە دوای وی دێتن تیمێش کە هەمان کار دەکاتەوە بزانی ئایا تاکید ئەوە مستحقیانە چونکە ئەمە ئەو بەرنامەیەوەکو گوتم لە خەڵکەوە بۆ خەڵکە زکاتی خەڵکە ئەف پرۆژە بەرەف کیڤە ژبلی ڕەمەزانێ ئەمە نوژیم خۆ ئەس پرۆژەی بەحەس بکەم مادەم زەکات و خەلکیە و بۆ خەلکیە ئیدی ڕەمەزان خلاص پشتی ڕەمەزانە چ نوژین هەیە بە تاکید ئیشاڵڵا بۆ پشتی ڕەمەزانێ 30 کەیسماندانەوە 30 ماڵ ئاوادان دەکەینەوە ئیشاڵڵا 30 خێزان بەڵێ بە تاکید بەردەوام دەبێتن 30 خێزان لە نەهامەتی ڕزگار دەکەین دەبینی تەنها خان و کڕین نییە ینی تا ئاستی ئەوەی کاری بۆ دەبینینەوە دانەوەی قەرزە بەڵێ بە تاکید اینجا کاتی تیمەکان دەچن بە دوواداچوونی خۆیان دەکەن اینجا لە دوای وەی محەممەد شوشی و تیمێک دەچیتەوە بۆ شێوەی بەرنمەکە بزانی ئایا 100% چونکە زۆر بەرنامە هەیە دەبینی لەسەر بەرنامەشە ڕەفزی دەکەینەوە چونکە خەڵکەچی مستحقتر
دروست ینی دەبێت حاڵەتی وا هەبووە مەسەڵەن زۆر بەتاکید. جاری وایە کەسێکی پێیان وایە کە ئەو کەسە مستحقە بەڵام ئێوە بە دوواداچوون دەکەن وان نیە مستحق نییە و ئەشتی وا ڕوویداوە بەتاکید لەو بەرنامەی کە ینی بەرنامە هەبوو لە خانەقین نیشانیدا زۆر بە تەسیریش بوو پێشوان خێزانشکە بوو کە زانیمان خەڵکی لەوان مستحقتر هەیە زۆر مستحق نینە بەڵێ بەتاکید ئێمە ڕفزی دەکەینەوە ممکنە هەیە بە مقدارێک پارە هاوکاری دەکەین ئەوە ئیعلانیش ناکەین بەڵام ئەوەی کە زۆر ینی هەیە کە هاوکاری بکەن و هیچ ئیعلانیش نەکەن ئێستا 13 بەرنامەمان کردووە ئەو ڕەمەزانە بەڵام ئێمە 18 خانیمان کڕوە بۆ خەڵک مادەم هاتیە سەرەوە مەوزوع هە بەگشتی لە ماجی ڕەمەزانی پیرۆز جگە لەو بەرنامە و لە پرۆژەیە چ کرایە دەستگای خێرخوازی بارزانی لە بیدایەتی ڕەمەزانان هەموو ڕەمەزانێک ئیعلانی خۆی دەکاتن بۆ هاوکاریکردنی خەڵک لە ڕووی سەبەتەی خۆراک بۆ ئەم ساڵ لە بیدایەتی ڕەمەزانی تا ئەمڕۆ تا ئێوارەی تا نزیکەی سعات 11 ئێمە خەریکی هاوکاری خەڵک بووینە 65,600 خێزان سوودمەند بووە لە سەبەتەی خۆراک 65,600 خێزان 600 خێزان سوودمەند بووینە لە سەبەتەی خۆراک لە هەموو شار و شار بەڵێ لە هەموو کوردستان و هەموو شار و شارۆچکەکان بە کەرکووک و لە خانەقین تا زاخۆ و تا شنگال و هەموو ئەو ناوچانە اینجا وەکو گوتم ئەوەی نۆژینیش ینی 13 بەرنامەی بەڵام ئێمە 18 خانیمان کڕیەوە بۆ خەڵک بوو تەنیا ئەو 13 بەرنمەیە کرا ینی تێدا لە کاتێکدا 18 خانوتان کردو ئەوانەی دیکەتان باس نەکرد ئەمە وەکو گوتم لە خەڵکەوە بۆ خەڵکە هەر 13کەش خەڵکەکەیە دەڵێ خانوویەکم هەیە خێزانێکی هەژار بۆ بێنە ئێمە خێزانێکی هەژار پاش ئەوەی بە دوواداچوون و هەموو شتەکان تەواو دەکەین و خێزانەکەی دەبێنێ ناو خانووەکە ئەوە ئیعلانمان نەکرد ئیعلان ناکەن بەڵێ بەتاکید دەستان خۆش لە سلێمانی چەند کەیسەکمان هەبووە هیچ ئیعلانیشمان نەکرێت لە زۆر جێیان پێشوازی خەڵک بۆ پێدانی زەکات هاوکاری ینی بۆ ئەوی کە ئێوە بەرنمەیەکی ئەوها دەکەن یاخود دەستگایشی خێرخوازی ئەوهایەت تا چەندە بە پەرۆشەوە کەسانی هەبوو پارەدار بیانەوێت کە ئەوەی لە خۆیان وەکوی زەکاتە یاخود هاوکاریە بەم دەستگای بدات و ئێوەش تەوزیعی کەن بیبەخشن بۆ کەسانی کە مستحقن خەڵک تا چەند پێشوازی لەمە دەکات بەتاکید زۆر پێشوازیی باشی لێکرای خاستان بەو دوایەی ینی لە چەند ڕۆژی ڕابردوو خەڵکێکی باش هاتووە زکاتەکەی داناوە گوتیتی ئێستا هەز دەکەم ینی زکاتەکەم دەدرێتە کەسێک کە بەتاکید مستحقە چونکە دەبینی جەنابەت زۆر هەمومان دەبینین لە کوردستان زکات ببووە ئەوە خەڵک لە جادە دابەشی دەکرد لە شوێنان دابەشی دەکرد 25,000 و 50,000 و 100,000 ئەمە حتا لە ڕووی دینیەکە ئێمە لێژنەکمان هەیە لە دەستگای خێرخوازی بارزانی هەر ئەم سەرپەرشتی و لێژنێژ دەکەم حتا مامۆستای دینیشی تێدایە چۆن زکات بدەین چۆن بتوانین خەڵکە تا چەند زکاتی بدەینێ ینی ئەوەمان تێپەڕاند کە 100,000 و 20,000 بدەینە خەڵک دەمانەوەی ئێستا زکاتەکە بۆ ئەوەی ساڵێکی تر ئەو کەسە بتوانیتن هەتا ئەگەر بتوانی زکات بدا بابەتەکێ دەمێ باسی بکەم لەبەرەوەی بەشێک ئەم ناڵێم هەمووی بەشێک لە ڕێکخرا و یاخود کەناڵ ینی داوای زەکات دەکەن لە بەرامبەردا هەندێک ڕۆبۆچونێ دەڵێ هەندێک پێیان ناشێت شتی لەم بابەتانە چۆن ئەوە ڕێکخراوەتەوە کە دەستگای خێرخوازی بارزانی ئەم دەستگایە باوەڕ پێکراوەیە کە دەتوانێت زەکاتەکانیان وەربگرنەوە بە ڕێکوپێکی لە چوارچێوەی شەرعدا دابەشی بکەن چۆن ئەم بڕوایەتان دروست کردووە خۆی کاری خێرخوازی بەڕاستی لەگەڵ هەم لەگەڵ ڕێکخراوەکان هەم لەگە خەڵکی دەوڵەمەند لەسەر ئەساسی متمانە دروست دەبێت ئەو متمانە و سقەیەش بەڕاستی دەستگای خێرخوازی بارزانی توانیوێتی بیپارێزی و توانیوێتی ئەو هاوکاریە یا ئەو بەخشینە بتوانیتن بیگەینێتە کە کەسی مستحق زۆر جار هەبووە خەڵکەکان ینی دەوڵەمەند یاخود ڕێکخراوەکان خۆیان هاتوونە لەگەڵمان کە بینیویانە لە نیوەی بەجیان هێشتۆ گوتیان ینی هیچ کە ناین لەگەڵتان فەرمون بە خۆتان کارەکان بکەین ئێوە ئەوەش دەکەن کەسێک بێ زەکات بدات لەگەڵ تیمێکتانێت لەگەڵ خۆتان دەیبان بەتاکید لەگەڵی دەچین و هەموو هاوکاریشی دەکەین تا زکاتەکە دەگاتە دەست ئەو کەسەی کە بەڕاستی شایستەیە ئەوە لەبوو ناو کوردستان ئەی کوردانی دەرەوەی کوردستان یان بازرگانی کە لە دەرەوەی کوردستان دەژی ئەوانیش زەکاتیان هەیە دەیانەوێت بیدەن
تەسلیمی ئێوە دەکەن ئێوە بەکارەکە هەڵبستنیان ئەوانە ینی ئەوە پەیوەندی چیواتان نییە لەگەڵ ئەوانەی دەرەوەن هەتا ئەگەر غیرە کوردیش بی بە تاکیت هەیتمان ئێمە ڕقم حسابێکمان هەیە لە ئەوروپا و لە بەریتانیا خاصەتەن لە بەو دوایی کە بوومە لەرزە لە تورکیای ڕوویدا و لە سووریا بەڕاستی خەڵکێکی زۆر متمانیان بە دەستگای خێرخوازی بارزانانی بوو لە ڕێی دەستگای خێرخوازی بارزانانی لە 50 دلاری تێدایە تا 200,000 دلاری تێدایە کە بەخشیویانە بە دەستگای خێرخوازی بارزانانی دەڵێن ئێوە بڕۆن لە حەفرین و لە تورکیا و لە سووریا بیکەنە ئەو هاوکاریە هەیە بۆ خۆی دەڵێ هاوکاریەکە ئەوە بێ مثلەن مەوادی غذایی بی هەیە دەڵێ بە کەیفی خۆتان بزانە خەڵکەکە چ لەوێ پێویستە کوردنیان غیرە کورد و کوردیشی تێدایە و غیرە کوردیش تێدایە بە تاکید کوردی زۆریش تێدایە ینی خۆشبەختانە و جارە کوردێکی زۆر خەڵک هاوکاری بەخشیە بۆ تا ناویشی هیناوە مەسەن دەڵێ بۆ سووریا بێ یا بۆ بە کەیفی خۆتان ئەی پەیوەندی تا لەگەڵ ڕێکخراوەکانی تر چوونە مەسەرەن ئەوانیش هاوکاری لە جاتێوەی ئەوان بێنە کوردستانیان سوزانم بچنە تورکیا و سووریا کە ئێوە کە دەستان خۆش ماشڵایشێکی زۆر گەورە تا کرد لە کاتی بوومە لەرزەی لە جیاتی ئەوان بێن هاوکاریەکانی خۆیان تەسلیمی ئێوە دەکەن ئێوە دابەش بکەن بەسەر خەڵک کە پێویستیان پێە پێشان کاتی خۆی مەسەلەن کە کاری خێرخوازیمان دەکرد لە کوردستان ئەو ڕێکخراوە نێو دەوڵەتیانە دەهاتن ینی لەگەڵ ئێمە ئیشیان دەکرد لەگەڵ ڕێکخراوەکان و مەسەن لە ناوەوەیە بەڵام گۆڕانکاری ئەو جارە چی بوو مەسەن چەند ڕێکخراوێکی ئوسترالی چەند ڕێکخراوێکی ئەڵمانی و بەریتانیشی تێدا بوو ئەمریکیشی تێدا بوو پارەکانی خۆیان هاوێشتە سەر حیسابی ما بە پارەیەکی زۆریش و باشیش گوتیان ئێوە کارەکان بکەن و ئێوە هاوکاریەکە بگەینە ئەو خەڵکانی کە لە بوومە لەرزەکەی هەم لە تورکیا هەم لە سووریا ئەوە بوو ینی ئێمە بە شەفافانە راپۆرتی هەم راپۆرتی ڤیددیۆیی و هەم راپۆرتی لە هەموو ئەو کە وەسڵ و هەر شتێکە بۆیانمان نردووە و زۆر خۆشحاڵیش بووینە ئەوەیە کە تیمێکی دەستگای خێرخوازی بارزانیش بۆ سوپاس لە ڕۆژی جەژن بە سەرۆکایەتی سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی دەچیتن بۆ سوپاسکردنی ئەو ڕێکخراوانەی کە لە دەرەوە متمانیان بە دەستگای خێرخوازی بارزانی کرد چونکە وەکو گوتم بەخشینێکی بەرچاوی دەستگای خێرخوازی بارزانیان کرد بۆ ئەوەی هاوکاری ئەو خەڵکە بکە هەم لە سووریا هەم لە تورکیا پرۆژەی داهاتووتان چی دەبێت ینی لەمڕۆ بەردەوام پرۆژەتان هەیە لە بەرەوەی دەستگای خێرخوازی بارزانی بەردەوامە پرۆژەکانی داهاتووتان چی دەبێت لە کوردستان دەستگای خێرخوازی بارزانی بەعام لە دە سێکتەرەوە ئیش دەکات باشە ینی ئەو سێکتەرانە هەمووی کاری گەورەی پێ دەکات هەم سێکتەرەکان دەکرێت بە دە سێکتەرە وەڵا گەر زۆر ئەوە نیمە بەڵام سێکتەری مەسەن ئاسایشی خۆراکە ئاو ئاوەڕۆیە پەناگەیە پەروەردەیە ژیانەوەیە یارمەتی نەختیە پاراستنی مرۆڤە مافی مرۆڤە کەلوپەلی ناخۆراکیە بەڕێوەبردننی کەمپەکانە لەگەڵ تەندروستی ئێمە لە ڕووی تەندروستی ئێستا هەر ئێستا ینی خەریکی هێنانی چەند کەلوپەلێکی ئامێری تەندروستین لە هەوکە گوتم هەم لە وڵاتی ئەڵمانیا عفو هەم لە سوید لەگەڵ دوو ڕێکخراوی گەورە تەنسیقمان هەیە ئیشاڵە لە دوای جەژن چەند ئامێر و چەند کەرستەیەکی باشی تەندروستیان دەگاتە هەرێمی کوردستان و ئێمەش دابەشی دەکەین لەسەر هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بە یەکسانی یعنی بیرۆمەتێ ژیوەکی بوومە لەرزێ ئەم ژی هاتین وەکتیمێن کوردستان 24 هەر دەستپێکی هین بەریە هەر کەسی چوون ئالیکاریەکە باش وەکرد ماشڵیانێ جهێ دەستخۆشیە یعنی وەکی مرۆڤ نزیک بینێت ڕاستی ئەو زەحمەتیە کارمەندێ توە تێدا ژیان تێدا دەرباز کرد و ئەو پێ گڕۆتینە ئالیکاری پێشکەشکردن مرۆڤ شوک بن ئەو دەرفەتە دەرباز بی یعنی ئەو دەمە دەرباز بی پشتی ئالیکاری هاتینەکردن تشتێک وەل تورکیە باکوورەی کوردستانی و سووری ڕۆژاوای کوردستانی ما یان ژیم تەمامی وەکشان نانە خێر تیمەکانمان هەم لە سووریا هەم لە کوردستان هەم لە تورکیا درێژیان بەکارەکانیاندایە لە تورکیا ڕۆژانە 7,000 کەس خواردنی بەرەبانگ دەخواتن و 7,000 کەسیش خواردنی پاشێ وەردەگری ئێستا لە ڕەمەزانیش بەڵێ ئێستا و تا بەیانی ئەم بەرنامەمان هەیە و لە عەفرین و دەوروبەری تیمێکی باشمان لەوەیە
ڕۆژانە هەم ئیفتاری سائیم دروست دەکاتن و هەم هاوکاری هەم نەختی هەم بنکەی تەندروستیمان دامەزراندووە لەوێ بنکەیەکی دەستگای خێرخوازی بارزانانی لە ناو ئەفرین ئێستا کراوەتەوە پتر لە 8 کارمەندی دەستگای خێرخوازی بارزانانی لەوەیە توانیومانە چەند گەنجێک لەوێ کار پێ بکەین ئێستا پتر لە 15-16 کارمەندی خەڵکی ئەفرینمان هەیە کە کارمان لەگەڵ دەکاتن لە دکتۆر و لە مهندس و لە خەڵکی باش تێدایە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین پاداشتان وڵی جێگەی دەستخۆشیە ینی ڕۆژێت هوسە هەر بەردەوام تا دێت پرۆژەی زیاتر بە تایبەتی ئەو سێکتەرانی هەر دە سێکتەرەکە کە باسی کرد هەمووی تەواو گرنگە هەم لە کۆی هەر هەمووی تایبەتی بۆ مرۆڤایەتی چەندین بابەت تێدا لە خۆ دەگرێت کە کلێنێکی یەکجار گەورە پڕ دەکاتەوە هیوای سەرکەوتنتان بۆ دەستی ئەولی کۆریە دەستێکی پیرۆزە جێ فەخر و شۆنۆزیە بۆ کوردستانیش ئەو دەستی ئەولی کۆریە نۆڤێ دەستگای خێرخوازیە بارزانانی سپاس بۆ ئێوە سپاس بۆ کوردستان 24 سپاس بۆ هەموو بینەران هەر هەبن گەلێک سپاس لەش ڕازیوت سەرچاو بینەوی ڕەخی واندی نەبن بۆ لە مێژە ها هیچیان پێشکەش نەکردی لێ عودەکەی دانایە لێ سرودەکە تایبەت بێژێت ئەوزاری سۆرانی هیچ فەرقی نییە دیکەرم ئەوزاری پێشکەشە هەمیە بینەرانی کەناڵە جوانەکەی کوردستان 24. غڵامی دەرگای تۆم قوربانی حەزراتی تۆم غڵامی دەرگای تۆم قوربانی حەزراتی تۆم ئەسیری خاچی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێداناوایە ئەسیری خاچی ڕێی تۆم ڕۆحم لە ڕێداناوایە غەمە بڕوا شادی بێ شادی غەم ئازادی بێ غەمە بڕوا شادی بێ شادی غەم ئازادی بێ گەرشا لوتفی هادی بێ تانەم لە شاهیداوایە گەرشا لوتفی هادی بێ تانەم لە شاهیداوایە محوي أواتا يا عثمان قولي درقاتا دايم محوي أواتا عثمان قولي درقاتا سربرزي قشت ولاتا لولا ويا لولا ويا سربرزي قشت ولاتا يا لولا ويا لولا ويا دڵم کردانی ساری ئاياتی مەصحافی ڕۆن دڵم کردانی ساری ئاياتی مەصحافی ڕۆن بە ئیعجازی دوو ئابرۆت ساقی دڵم شکاوایە بە ئیعجازی دوو ئابرۆت ساقی دڵم
شكاوايا غلامي دارقايتم قرباني حضراتيتم غلامي دارقايتم قرباني حضراتيتم أسيري خاشريتم روحم لرضا نوايا أسيري خاشريتم روحم لرضا نوايا. اللهم صل على محمد. ويش الله خودش راضي بود. هرهبن يا اخوان همین اجمعین لگرم يا ربي. هيتمان استا اگر بپی او بی که امرو آخر برنامه پاشیف بی 7 دقيقة مان ويا بزانه رندا يعني وزاقر قصك هي بيك اگر والله قصة بلمتي يعني بيش او دمويت يعني ليرا بربدل سباسي ستافي يعني ام برنامه پاشیف بكم همو برادران براستي خم خورانا خۆزگەدەتان بینی ینی بەلا چاوێکەوە لە لایەک لە سووچێک ببین کە چۆن لێرە کار دەکرێت هەندێکیان هەر لە ئێوارەوە نەنی لێرە دەبن تا دێن ئەو کاتانە بەماندوێتی کارەکانیان لێرە ئەنجام دەدەن هەر لە ژووری کۆنتترۆلەوە برادران لەوێ کاک ڕۆژگار دەرهێنەری بەرنمەکە هەروە هەندێک ڕۆژەکانیش ئەو کاتانەی کە پشوو دەبوو کاک ڕۆژگار کاکماندی بە هەمان شێوە دەهات ئەوانە هەردووچیان بەرنمەکە دەرهێنەری بەرنمەکە بوون و هەروەها دەنگ ئەو تەکنیک و دەنگ و ئەو بابەتانەی کە هەیە کاک عەبدوڵڵا هەروەها کاک گۆران هەروەها هەندێک لە ڕۆژەکانیش کاک گۆڤەند دەستخۆشیان لێ دەکەین ماندوو نەبن کاک مەریوان ئەمڕۆ لێرە نییە وێنەگەر هەروەها ئەمین ئەو کامێر ئێستەوە دەجوڵێەوە ئەمینە هەروەها ئارپاک هەروەها ئەحمەد باکرمانی کاک سروت بەشی MCR هەروەها کاک مەبەستیش لە سۆشیال میدیا یەکێک ناوەکانم پێ بڵێن مادەمەوە ئەوە گوتم ئەوانش گوتم کاک محەممەد پرۆدوسەری بەرنمەکە مایک کاک عەبدوڵڵا مایکێکی لە بۆ بەستەوە بابێتە ئێرە دوو دەقە قسەی لەگەڵ دەکەین بابا وەرە محەممەد کاک محەممەد وەرە هەر مایک لێرە هات مایک لێرەیە وەرە مایک لێرێ وەرە مایکی مەبەستە مایک هەیە هەروەها مامۆستا کاروانش لە ئەنجینە ڕۆم هەموو برادران من ناوەکان بووی دەڵێن ئەمن ناوەکان هەمویان ئەوە خەزنت کردێ؟ نا دەڵێم ئەوە هەموو ناوەکان وە بزانم گوت ئەنی هەر زۆرە بخوای دەترسێ مسە لەبیر بکەم ڕۆڵا زۆرش کارمەندانی ستۆدیۆ هەر هەمووان ینی ستافی ئەوان برادرانی سکوریتی ئەوانەی کە کارەکان ڕێک دەخەن هەر هەمووان بڕوا بکە هەرەوە نییە بڵێ ئەمە لێرەدا دەنیشن و تاوە بەرنمەیە بکرێت بەخوایمە لە هەمویان ئاسانتر بوو ئیمە ئاسانە بەتایبەتی من منیش ینی دەکەین و تەوە ئەوان دیکە و بەرنمەیە هەمووی سپاس بۆ خۆی گەورەش کە بواری داین و دەرفەتی پێداین بەخشی لەگەڵ کردین کە بتوانین ئەم بەرنامەیە دائما وأبدا لە کەم و کوڕەکانشمان ببوورە ئێمەش هەڵە دەکەین یعنی ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر کەم و کوڕیمان هەبێت هەڵەیەکمان کردبێت هەر شتێک ئیدی گەردنمان ئازادکەن ما بس في أخفني همية أوكو أم 2 ساعة برنامج فيري فيشكشكين بس ماندي بينا كجالك زيادة البشت كاميرا هي ما بس تما همياجي أوا أم همي بيك و بفير رنگي خدمات بكين طيبة تيجي الدم باشي طيبة تيجي في دم بيروز ده ما بس تما جي أوا يا راست ودرست بيجين نخار ونخيج كاتشوا خودت قرآن پیروز دای ماجا پیکری اف بابتت ما بحث کرین که چه پیغمبر اسلام خود سربن بحث کریت گل صحابیا یعنی امانت مهمی حول کدای حسام بجین نبرزکین نکیم نزیدتر زیدتر فمالین هر یاف ما مصایت آینی بس ما بس ما هر اوابیه اینجا ایش الله خود بخو قبیل کرد یعنی صالحا یعنی خالصا لوجهی نه نریمتی و تستکت دابت و ایش الله ماشية بتخدمة واجب كان هكا تشتكل دافوين نروم بتقلا جرب سوشيال ميديا بريكا دي بلاتفورم جدال كردستان 24 سوشيال ميديا ما هول دا وان بس يارد دلي ودا وجوتين نوما فريكرين اموناجي بحث كين
بەڵێ و ئیشڵە خودێ هەمیە قبیل کرد ئەف هەیڤ پیرۆز دەرباز بی مەیە ئەن ڕۆژیەکیان دوو ئەم وەختە هین دوعا بخۆتکن هەموو بخێرە خۆ بوو مەژی بکەن محەممەد هات بەلکە هی دوعاەت گەلەکەش وە قبیل بن یەت مە قبیل نەببن إن شاء الله قبول قبيلة قبيلة كاك محمد هادي بروديوسري برنامج باشيفي بارسل وافصالاجي بخوش حالي فات قال مدوي كامايك كيتسوكا كوتشي من قلوبوا عملوا او بيكا بس بساط بخير بك يا محمد ماشي كل براكون هم إلى بن سري وياه يا أخوة بخير بك يا محمد شلون يا بخير عزيز ببراك وزعتانكوا ماشي ما عندي نبي ما عندنا بيدزام زور ما عندي شيء چونك بتني او هم خلق دينا اسمه اخيري باخذ لي دانشتي دنيا وها مهمة بخدمت بكين واه مقصد شتو دست پیدا کم باشا یکم روزی برنامه گوتمان کاغ عبدالکبیر زور سپاس یکم روزی برنامه گوتمان إنشاءالله میوانه چی رخصو چی مالکان دبین و الحمدلله إنشاءالله هروا بوینا او برنامه او شکرانی خواه سپاس گزاری خواه که خلق لیمان رازیه که خلق با همو زورك بجيري مان دكاتن دس خوشي مان لو دنيريتن براسي هو سربرزي يعني انسان بتواني دوقسي خير بتواني دوشتي باش بقينتن او مالكان طبعا او برنامج برهمي ما عندي كسق نبوه نهي ايوا نهي من نهي تكملوانا برهمي تيم بوا تيم ورك برهمي جواني هي بيكمان وسواز بخويا مش برهمي جوان مان هبوا دستكانت كاكروش قاعد الله قليبي بابي من روي والله سيد زار تازار بيم قلنا هات قلتش بوكالتي من برونا هات امو كنترول للدستويه كتبي بي او استادتاني راس وش مانكا كاك محمد هل بجارتنا مهوانا دفعه چاوبيت يعني سبارت ببابتكان بتوركان وميوانكانش اوي كلا روانجي من وكو آمدكار وكو بروديوسر كلكنا من زور جرينج بو او بابتانا هل بجيرين كلاي خلق يعني بيويستي با رونكرنوية بسيارة لاي او بابتانا هل بجيرين كبراستي سود بخلق دقيني سود بكومالقا دقيني يعني امن قد بيرم لو نكردي توا خوانا خواز بابتك هل بجيرين لبرخاتري وي بيناري زيات الراب كيرشين يعني لبرخاتري وي كا بابتێکی کرد و کاڵ بێتن ئێمە ئەو بابەتانەمە هەڵبژاردووە کە بەلای خەڵکەوە گرنگە چونکە ئێمە بۆ خەڵک بەرنامەکە دەکەین و ڕازیبوونی خەڵک لە ئێمە لە بەرنامەکە ئەوە گەورەترین دەستکەوتە داتا چاوانە سوشال میدیای لە سوشال میدیا سوپاس طبعا برادرانێکی زۆر ماندین کاک مەبەست لە سوشال میدیا زۆر هیلاکە سوپاسش تایبەتی دەکەین لەخوای بەزیادبی هەتا ئێستا لا پلاتفۆرمەکانی سوشال میدیا تەنها ئەوانە باز دەکەین زیاتر لە 30 میلیۆن بینەرمان هەبووە ئێمە لە ماوەی 28 ڕۆژی مانجی ڕەمەزان و ئەمە ئەو داتانە تەنها لە ئەکاونتە فەرمیەکانی کوردستان 24 باسیەوە ناکەم کە خەڵکانێکی زۆر بەرهەمەکانی ئێمەیان بردو خۆیان بڵاویان کردوتەوە ئەوە هەمی خێر بێت ئینشاءالله هەمی خێرە و ئینشاءالله خوا هەمی بە عیبادەت بە حساب کردش لە کاتێکدا ئێمە هەوڵی ئەومان نەداوە بە بروژانی هەندێک بابەت مانەوە لایک و کۆمنت بکەینەوە من ئەوەی کە لا ئێمە گرنگ بووە طبعا زۆر کات مەسەلەن دانیشتونە بە ڕاوێژ لەگەڵ ئێوە لەگەڵ برادرانی بەشی پەیوەندیەکان مامۆستا شوان کە زۆر هیلاک بوو لەگەڵمان زۆر سپاس بۆ برادرانی نیوزڕۆ مامۆستا کۆڤان مامۆستا شۆڕۆژ مامۆستا ئاراموان هەمویان ئێمە ئەو بابەتانەمە هەڵبژاردووە کە بۆ خەڵک گرنگە ئەو بابەتانە هەڵدەبژێرین کە هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە زانیاری نوێی پێ بدا هەمیش لە ڕووی دینیەوە لە ڕووی باسکردنی بابەتی ئاینی بەلای خەڵکەوە گرنگ بێ بەلای خەڵکەوە جێگای پرسیار بێتن ئێمە بە هیچ زۆرێک نزیکی ئەو بابەتانە نەکەوتینێتەوە کە دەبێتە سەبەبی قسە و دروستبوونی قسە و قسەڵۆ کوشت محەممەد کەینی داوەتمان دەکەی زۆری گوت بەسە کۆتایی پێبین ئێستا ژەوە قسەی دەکە کوێ ڕاست کا بەسە قسەی مەکە کەینی داوەتمان دەکەی پلیسەکەتان دەبات تاخیر دەبانە بس دەستخۆشیێک بوو هەفکارت ئەوێت تایبەتیژی ڕۆنۆهیە ئەفکارت من کاک نزار کاک سەفیر ئەوێت کارگەریە تایبەتیژی ئیدارەیەک و هەنێ بچێکترین تشت حتا مەزنترین تشت ئالی کار گەلمە دەبینە گەلک یەکشتی دیکەش ببورم سبەی ئەگەر خوا کردیە جەژن و بۆ جەژن یعنی دەکەتە هەر سبەی دەکە بە وەختی ئێستا لە کاتژمێر 5 بەیانی هەتا 9 بەیانی
ڕووماڵێکی زۆر تایبەتمان دەبی بە پێشکەشکردنی مامۆستا هەندرین و مامۆستا ژوان و بەندەی مخلیسیش پرۆدیوسەر دەبوون میوانێکی زۆر تایبەت دڵنیام زۆربەی ماڵەکانی کوردستان لەسەر کوردستان 24 دی هەڵنەوە کلیتە چی بدەیباتەوە سپاس خودش هەمی ڕۆزی بێت پاشی وا خێر و بەرەکات و صحت بێت ئیشەڵڵا خودش هەممی لواکی قبیل کرد یا ڕەبی دێ لە دۆچ ما خلاص یەکەم جار کە دەستمان پێ کرد ئەوە هاتین گوتم ها ڕۆژ یەکەم گوتم بە بیرە دێنمەوە ڕۆژی ئاخیر ئەولا ئیشەڵڵا خودی قبیل وەرنێرە هەمی ئەوەتی خزمەتەوە کرد ئەوە دەلێرێ دیوار بە هەموو سافێ ئەبێ نوکەل بێ یا خۆمانی نەبن هەر هەبن پاش ژنەی ئینشاڵڵا بەرە دێم لۆ دەفەکەشت فێرە دەفێش دەبن ئینشاڵڵا ئەگەر دوا ئەڵقە بوو خواتان لەگەڵ